لە بەرنامەی ئەمڕۆ کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بورگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چانبورگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون کە زیاتر تەوەرەکەمان لەسەر بابەتی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا دەبێت و لە سەر 29 ساڵیادی ڕاپەڕی نامەزنەکەی گەلی کورد. لە بابەتی ڤایرۆسی کۆرۆنا زۆر باس لە نەخۆشیەکە کراوە و ڕێنمایەکان بەردەوام بێمە ئەو بابەتانە دووپات دەکەینەوە، بەڵام خاڵێکی گرنگ لێرەوەیە کە لە زۆربەی بابەتە تەندروستیەکان لایەنی حکومی زۆر کەس داوامان لێ دەکەن کە لە نێو ماڵەکانی خۆماندا بمێنینەوە. ئایا لە نێو ماڵەکانی خۆوان کە دەمێنینەوە چی بکەین؟ کاتەکەشی زیاتر ئەوەی کە داوا کراوە ماوەی 2 هەفتەی داهاتووە کە لە ماڵەوە بمێنینەوە نزیکەی 14 ڕۆژ 15 ڕۆژ دەکات، کاتێکی زۆرە. خەڵک دەبێت چۆن کاتەکانی لە ماڵەوە بەسەر ببات، ئەو بابەتانە چین کە دەبێت سەرقاڵبین، چی بکەین بۆ ئەوەی کە ئەو ڕۆحیەتە ببەخشینە خۆمان و خێزانەکانیشمان کە لە پێناوی خۆشێکی کاتی بەرژەوەندە گشتیەکان ڕەچاو بکەین. ئێمە تەنها ئەو کاتانەی کە لە ماڵەوە بیت یاخود کاتێک هەیە کە تۆ لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەت بەسەری بیلەوانەیە کاتەکانی پێشووتر نەدوانی بێ بەهۆی ئیش و کار هەندێک بابەتی دیکە هەیە کە بتوان نەتوانی بێ لەگەڵ خێزانەکەتا کات بەسەر بێت. منداڵەکانمان چۆن کات بەسەر ببن، خێزانەکان چۆن کار بەسەر بن، کەسە بەتەمەنەکان چۆن کات بەسەر بن، بتوانین لە ماڵەوە کەشوهەوایکی ئۆتۆ بخوڵقێنین کە کاتێکی خۆش لەگەڵ خێزانەکانیشوان بینە سەر و هەست نەکەین کە ئەمە بابەتێکە کە بە زۆرم بابەتەمان پێکراوە و ڕۆحێتێکی دیکەمان لەگەڵ بابەتەکە هەبێت کە بەرژەوەندی گشتی و بەرژەوەندە تەندروستیەکانی کۆمەڵگەمان ڕەچاو بکەین. ئەمە بابەتی یەکەمی بەرنامەکەمان بێت. لە بابەتی دووهەم و سێهەمدا قسە لەسەر ڕاپەڕین دەکەین. ئەمڕۆ بە تایبەتی یادی ڕاپەڕینی هەردوو شاری زاخۆ و ناحیەی پردەیە سەر بە پارێزگای کەرکووک لەسەر ڕاپەڕینەکانی ئەو دوو ناوچەیەش قسە دەکەین. دەستپێکی بەرنامەکەمان بە چەند ڕێنماییەک دەبێت. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو، دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵخ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەست نەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی مانەوە لە ماڵەوە لەم ماوەی کە حکوومەت هێرەمی کوردستان وەزارەتی تەندروستی و لایەنە تەندروستیەکان داوایان لە هاوڵاتیان کردووەکە لە ماوەی 14 بۆ 15 ڕۆژی داهاتوودا لە ماڵەوە بمێنەوە، نەچنە دەرەوە، نەچن شوێنە قەرەباڵغیەکان. بەشی زۆری ئەو شوێنانشی کە شوێنی گردبوونەوەی خەڵک بووە داخراون. ئەمە لای هەندێک لە هاوڵاتیان تەنانەت هەندێک کەسی شەیە کە خۆیان بە کەسانی ڕێنویکەری ناو کۆمەلگا دەزانن پێیان ناڕەحەت بووە، بە تایبەتی دوێنێ کە بە فەرمی ئاگادار کراوە دەبێت شقامی ساوڵەکە لە ناو شاری سلێمانی چۆڵ بکرێبن. بۆ خۆم هەندێک نووسینم بینی هەندێک کەس هەبوو گلەیان دەکردیان وت چی بکەین خۆشیان نابێ بۆستێ ئەمە ناکرێ نەچینە دەرەوە، چۆن لە ماڵەوە دەتوانین ئەم هەموو کاتە بەسەر بین. ئەو شوێنێکە بوو دەردەدارمان تێدا دەکرد و لەگەڵ هاوڕەکانمان یەکمان دەبینی، یاخود ئەو شوێنانەی کە بۆ وەرزش بۆ نمونە جێمەکان داخراون ئارایشگاکان ئەم بابەتە
بابەتانە لای هەندێک کەس بە بابەتێکی قورسی ناو دەبن دەڵێن لە هەندێک وڵاتی دیکە هەیە کە ئەم ڕێکارە توندانە نەگیراوەتە بەر لای ئێمە بۆم ڕێکارە توندانە دەگیرێتە بەر کە لە بەرامبەریشدا ئەگەر سێ بکەین داتاکانی لەگەڵ ئەوەی کە ماوەی هەفتەیەک زیاتر دەبێت کە هەندێک داتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا لە ناو شاری سلێمانی و لە شاری هەولێردا دەرکەوت بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆشبەختانە هەگەر بیبینین بابەتەکە نەبووە دەردەدەردێک لە زۆر نەبووتە ئەوەی کە خەڵکی دیکە زۆر بیگرێت داتاکانمان وەکو شار و شارۆچکەکانی دیکە بەمەستم لە وڵاتانی دیکەیە بەرز نەبووەتەوە هێندە ژمارەکە بڵاو نەبووەتەوە کەواتە بە دیوێکی دیکە زۆر کەسی دیکە هەڵێن کەسانی ڕۆشنبیر کەسانی دەروونناس کۆمەڵناس ئەوان کەسانی کە چاودێری تەندروستی دەکەن بابەتێکی گرنگی ئەنجام داوە حکوومەتی هەرێمی کوردستان کە تاوەکو ئێستا کۆنتڕۆڵی کردووە و زۆریش دەڵێن کە تەنها ئەم 2 هەفتەی داهاتووە ئەمە 2 هەفتەی تەحەدی دەبێت بۆ ڤایرۆسی کۆرۆنا لای هەمومان چی بکەین بۆ ئەوەی کە بتوانین لە نێو ماڵەکانماندا بمێنینەوە کاتەکانمان بە خۆشی لەگەڵ خێزانەکانمان بەسەر ببین لەوانەیە زۆر کەسە بوو بە پێشووتر کاتی نەبوو بە هێندە لەگەڵ خێزانەکە کات بەسەر بێڵەمە ئێستا بە پشووی فەرمی ڕاگەێنراوە سەرجەمدام و دەستگا حکوومیەکان خوێندنگاکان پەیمانگا و زانکۆکان پشووی فەرمیە دەرفەتێکی باشە بۆی کات لەگەڵ خێزانەکە تا بەسەر ببەی هەندێک کەسی دیکەش دەڵێن قورسە بەلامانەوە ئێمە لە بەهار و لە نەورۆزاندا کاتێکە بوو کە پشوویەکی تیا بەسەر بین سەردانی سەیرانگاکانمان بکەین کەش و هەوا لای خۆمان ئەم مانگە کەشوهەوایەکی زۆر خۆشە چۆن دەتوانانی لە ماڵەکانمە ببێنینەوە و سەردانی شوێنە سەیرانگاکان نەکەین بۆ قسەکردن لەسەرم بابەتانە میوانداری بەڕێز مامۆستا عادل تۆفیقمان کردووە کە توێژەری دۆرینیا مامۆستا ڕۆژ باش خێربن سپاس دەکەم لەگەڵ ئەم پێشەکی من بووی کە لە سەرتا کردمان کە خۆشیێکی کاتی ئەم 2 هەفتەیە نەگۆڕینەوە بە بەرژەوەندێکی گشتی خوا نەخواستا گەر ئەم ڤایرۆسا بڵاو بێتەوە و ببێتەوەی کە ئێستێمە لە گەمارۆ دراوە لە کەسێکی دیاریکراوان ئەوانەی کە لە کۆماری ئیسلامی ئێران و لەوانەی هەندێک کەسی شەبێکە بەرکەوتی ئەو کەسانە بوو بێت و تووشی ڤایرۆسەکە بوو بێ لەگەڵ ئەم پێشەکی من بوویت یان ناخەڵک پێویستی بە نەفەسێکەیە نابێژیان بوەستێت زۆر سپاس هیوای تەندروستێکی باش بۆ هەموو هاونیشتیمانیان ئەخوازم و من لێرەوە دەستپێکی قسەکانم بەوە دەست پێ دەکەم کە دەڵێم ئەرکی سەرشانی هەرێکێکمانە پابەندی تەواوی ڕێنمایە تەندروستیەکان بین چونکە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە پابەندبوون پیانەوە پێش هەر کەسێک دەلالەت لەسەر سەلامەتی خۆمان هیچ کەس ئەگەر بیدوێنی حەزناکە بۆی کە بچێتە نەخۆشخانە بمێنێتەوە حەزناکە بۆی کە لە ناو کەرەنتینەکان بە شێوەیە خەریکی عیلاج و چارەسازی بێ بۆ خۆی یاخود سەرقاڵ کۆرە پزیشکەکان کارمەندەکان پێوی سەرقاڵ بن بەڵام بەدڵنیاییەوە هەمومان حەزەکەین کە لە کەشوهەوایەکی خۆشدا کەشوهەوایەکی هێمن کەشوهەوایەکی ئارام کەشوهەوایەکی دڵگیر لە شوێنێکە ژیان ئاسوودە بێ ئاوێتە بێ لەگەڵ سروشت ئەمە حقیقەتێک ئەمومان حەزەکەین ئاوێتە بین لەگەڵ ئەو سروشتە جوانە بەڵام لێرەیە من دەڵێم تەندروستی خۆمان و تەندروستی دەوروبەرماوە تەندروستی کەس و کارمان تەندروستی هاوڕێکانمان تەندروستی هەر کەسێک لەوانەیە کە ئێمە بەریەککەوتنمان هەیە لەگەڵی ڕۆژانە بەڕاستی لە پێش هەر شتێکی دیکەوەیە چونکە ئەکرێ ئێمە با بڵێن قەرەبووی دەرچوونەکان قەرەبووی گەشتەکان قەرەبووی سەردانەکان قەرەبووی هەر کارێکی تر بکەینەوە ئەگەر هاتوو تەندروستیمان لەبار بوو بەڵام ئەگەر خوا نەخواست تەندروستیمان تێک چوو وە گەشتینە حاڵەتێکی نەخوازرا و کە نەتوانرێت کۆنتترۆل بکرێ ئەو کاتە هیچ کام لەو خۆشیانەی کە ئێمە ڕۆژانە دەمانەوێت بەسەری بەرین جارێکی کە ممکنێ بە چاوی خۆمان بیان بینینەوە یاخود لای کەمێکەی ئەگەینە قۆناغێک کە پەشیمانی دەرببڕی لەو خۆشیانی کە ئێمە بەهۆیەوە تەندروستی خۆمان و دەوروبەرەکەمان تێکدا بۆیە ڕێکارەکان پێویستن بیستی مانگە بەڵێ هەر هەینی ژەکات ینی 20 لەسەر 21 مان ئێمە هەمومان وەکو کوردووە ڕاهات بووین کە دەچینە دەرەوە و گەشتەکەین و سەیرانەکەین و لەوانەیە خەڵک ئاگرێکداگەسێن و خۆشی دەڕەبڕە بۆی تنی بەهار و ژنێکی نەتەوەی کووردا ئەتوانین بۆ نمونە هەفتەی داهاتوو لە 20 مانگان لە نێو ماڵەکانمە بمێنینەوە نەچینە سەیرانگاکان ئێمە دەمانوێت گزارش لە بۆنی نەتەوەی خۆمان بکەین بەڵام خۆشبەختانە بەو ڕێکارانی کەەوە هەتاوەکو ئێستاکە داوا کراوە کە بگیرێنە بەر و هەندێکیشان جێبەجێ کراون بەڵام هەندێکشان کە بەنیگەرانیەوە تاوەکو ئێستاکە جێبەجێ نەکراون ئەمەوە وا نازانم کە توانی بێتمان بەمە بڵێن ئێمە دەمانەوێت هەستی نەتەوایەتیمان بەهێزترکەین هەستی نیشتیمانیمان بەهێزترکەین هەستی هاونیشتیمانی و هاوڵاتی بوونمان بەهێزترکەین چونکە ئەوەی کە لەسەر ئێمە مەطلوبە ئەوەیە کە هەوڵ بدەین لەو 2 هەفتەی دادەیە کە هەتاوەکو دەگەینە
پشۆکانی مەسەلەن نەورۆز و پاش نەورۆزیش وایە نازانم ئەگەرەکان ڕۆژانە ئەگۆڕێن خۆ بۆی هەیە ئەمە درێژتر بکرێتەوە بۆی هەیە مەسەلەن زووتر ئەوەی کە گرنگە بۆ ئێمە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە بۆ نمونە ئەمە بیرکەینەوە بۆچی ئێمە ئێستا لە پشوداین بۆ قوتابخانەکان ئێستا پشویانە بۆ دام و دەستگاکانی حکوومەت ئێستاکە لە پشودان بۆچی داوا ئەکرێ شوێنە گشتیەکان دابخرێن هەموو ئەمانە ئەرکن لە سەرشانی ئێمە دەبێت لە دوو ڕوانگەوە سەیری ئێمە بکەین یەکەمیان وەکو بوارێکی خۆپارێزی چونکم هەر شتێک دەکەین ئێمە کاتێککە دمانەوێت خۆشتی ببینین دەمانوێت دەروونمان ئاسوود دەکەین جا لێرەیە خۆپارێزی منوە ئەزانم باشترین هۆکارە بۆ ئاسوودەبوونی دەروون چونکە بەشێک لەو خەڵکانی کە لە دەوروبەری ئێمە هەن بە تایبەتی لە وڵاتە دەرو دراوسەکانی ئێمە کە ئێستا کاتوانم لێم گەشتونەتە حاڵەتێکی گرفتاری بەدەست ئەم نەخۆشیەوە ئەگەر ئێمە مخاطبەی ئەوان بکەین گفتوگۆ و ڕاوێژ لەگەڵەواندا بکەین ئەوان لە ڕوو عملیەکەی کە ئەمەیان بینیوە بە ئێمە دەڵێن تکاتان لێ ئەەکەین لە ماڵەکانتان مەشتە دەرەوە چونکم چوونە دەرەوە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئێمە هەم بۆ خۆمان نەتوانین خۆمان بپارێزین و لە هەمان کاتیشا ببینە هۆکارێک بۆ ئەوەی کە دەوروبەرەکەمان گرفتارکەین ئەمە بەشی یەکەمی من دەڵێم خۆپارێزیە جا خۆپارێزی لە هەر شتێکی کە گرنگترە چونکم دەکرێت ئێمە قەرەبووی هەر شتێکی دیکە بکەینەوە کە ئێستاکە دەرفەتی ئەوەمان نەبوو بێت دوو هەمیان مانەوە لە ماڵەکانی خۆماندا من دەڵێم وەکو ئەرک تەماشایکەین چونکە ئەم جۆرە ڤایرۆسە کە ئەگوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەکرێتەوە لە شوێنێکا ببیتە هۆکارێک بۆ هەڵگرتنی ئەم ڤایرۆسە کەواتە لە کاتێکا تۆ دەتەوێت سەردانی دۆستێکت هاوڕێیەکت کە سوکارێکت خزمێکت بکەی تۆ دەبیتە مای دروستکردنی پەشێوی لەو شوێنێ دەبیتە مای دروستکردنی نیگەڕانی لەو شوێنێ دەبیتە مای دروستکردنی نەخۆشی لەو شوێنە کەواتە ئەو کاتە تۆ هیچ کاتێکی کە لە ئازاری وجدانی خۆ دەربازت نابێ بۆیە ئێمە دەڵێم وەکو بەرپرسیارەتی تەماشایکێن چووکم هەم بەرپرسیاری بەرامبەر بە جەستەی خۆمان و هەم بەرپرسیاریشن بەرامبەر بە جەستەی دەوروبەرەکانمان چ ئەو کەسانە بن لە ناو خانەوادەکەی خۆمان کە لێمان نزیکین چووکم دەبێت ئەوەش لەبەرچاو بگرین هەر تاکێرە تاکەکانی خێزان لە کاتێکە دەچێتە شوێنێکی قەرەباڵغ یاخود دەچێتە شوێنێک کە ئەکرێ هەڵگرانی ئەم ڤایرۆسی تیابێ خۆی دەبێتە هۆکار بۆ گواستنەوەی ئەم ڤایرۆسە بە ناو خانەوادەکەی خۆی کەواتە ئەمەرکە ڕوەکاتە باوک ڕوەکاتە دایک ڕوەکاتە کوڕەکان ڕوەکاتە کچەکان ڕوەکاتە تاکی خانەوادەی ناو خێزانەکە و هەروەها بۆ کەسە نزیکەکانی دەوروبەری خۆشیە دوێنێ محەممەد خانی دکتۆر محەممەد خانیان لایڤێکێ بوو لە فەیسبوک متابعام کرد قسێکی زۆر جوانی کردوتی ینی ئەگەر بێنرە بەرچاوی خۆت خوا نەکردە تۆ تووشی و نەخۆشیە ببی قوبوڵی ئەەکەی بۆ نمونە خێزانەکەت یا منداڵەکانت یا کەسێکت بێت چاودێریت بکات تینا چونکە ئەزانی کە ئەم نەخۆشیە بۆیە گوێزرێتەوە ئەگەر تۆ خوا نەخواستەوتی گەشتیتە ئەوەی کە مردی ئەی چاوەڕێواکەی وتی کەسێک بێت تابوتە کە هەڵگرێ نەخێروتی چاوەڕێوەکەی تەکسیەک تۆ بگەێنێتە شوێنێک وتی نەخێب کەواتە بۆ ئەم بابەتە خۆمان پارێزین باشتر نییە لەوە ینی نمونەشمان هەیە وڵاتانی ئەوروپی ئێستا بۆ ئیتالیا ئیسپانیا پێشووتر هەنێک ڕێکاری خۆپارێزیان نەگرتە بەر بە تایبەتی ئیتالیا گەشتن بۆ حاڵەتە ئێستا ئەڵێن با کەرەنتینە بکەین و لە ماڵەکان بێنینەوە هاتوو چۆ قەدەقاکرێ خوێندرگاکانیان کردووە بە پشوو کاتە ئەم ئەبێ ئەم هەنگاوانە دەستخۆشی بێمەکە حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتاوان بابەتان هێنگاونا ئەمەستا یەک بابەتی دیکە کە گرنگ ئێستا فۆبیای کۆرۆنامان بۆ دروست بووە ئێمە دەبێت کۆرۆنا وەکو ترس تەماشا بکەین حقیقەتێکە ئەوە لەلایەک دوو نابێ بگەینە حاڵەتی فۆبیا و تۆقاندن چونکە لێرەیە قسەیەکی محەممەد علی کلای کە پاڵەوانی بۆکسێنی جیهانی بۆ هەمومان ناویمان بیستوە مەشهورە لە لامان دڵ باسی پێگەاندنی پاڵەوانەکانەکە ئەڵێ پاڵەوانەکان لە ناو گۆڕەپانەکاندا پێناگەن بەڵکو هێزێک پاڵەوانەکان پێگەینێت کە لە ناخی خۆیاندا بریتێ لە ئیرادا من دەڵێم ئێمە لێرە گرنگە بۆ ئەم دۆخە ئیرادەمان زۆر بەهێز بێت چونکم ئەگەر هاتوو لە ڕووی دەرونیەوە ئێمە خۆمان ڕاهێنە ئەو ڕێکارانی کە پێویستن لە ڕووی تەندروستیەوە لە بەرچاومان گرت و جێبەجێمان کرد و گرتمان نەبەر خۆمان پاراست لە هەر ئەگەرێکەوە ئێمە بینە هۆکاری مەترسی لە شوێنەکانی خۆمان دەمێنینەوە پاک و خاوێنی ڕادەگرین هێزێکی معنەویە لە ناخی خۆمانە دروست دەکەین بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە بەدڵنیایە ئەو کاتە ئەتوانین سەرکەوتوو بین ئەمە نابێت بێتە حاڵەتێک ئێمە بمان تۆقێنێت چونکم لە هەر ئەگەرێک کە ترس لە ناوناخی مرۆڤ دروست بوو لە هەر کاتێک کە ئینسان لە ڕووی معنەویەتەوە ڕووخا لە هەر کاتێکە کە ئینسان ئیرادەی بەرەو لاوازی چوو ئەمە هێدی ئەم کەسە بەرگری بەرامبەر بە هەر شتێکی دیکە لاوازترە بێ ترس بەسەری ئازاڵ ئەبێ ترسەکەوای لێکا دەگاتە حاڵەتی تۆقاندن بۆیە ئەکرێ هیچ شتێکیش ڕووی نایە بێ بەڵام ئەم بۆ خۆی گرفتاریەکی دەرونی بۆ خۆی دروستکە بۆیە دەڵێ دەردوای بکەنە وێزگەیەکی باش
بۆ بەخواچوونەوە بیکەنە وێزگەیەکی باش بۆ ئاوێتە بوونی خێزانی بیکەنی وێزگەیەکی باش بۆ ئەنجامدانی کۆمەڵی ئەرک کە ڕۆژانە بەهۆی سەرقاڵیەوە نەمانتوانی بێنە ناو ماڵەکانی خۆمانە جێبەجێ سەر بابەتی کە لە ماڵەوە چی بکەین بەڵام مەسم فۆبیاکە ینی ئەم سترێس و ترسی کە هەمانە لە ڕووی دەرونیەکەەوە من قساکەم بابەتێکی باشە ینی وەکو خۆت وتت ئەگەر نەگاتە مەسلەی تۆقااندن و خەمۆکی و ئەم بابەتانە کە هێندە لێ بترسی هەندێک حاڵەتی دیکەی دەرونیت بۆ دروست ببێ بۆ ئەوەی کە هەندێک ڕێنمایی هەیە جێبەجێ بکەین بە حاڵتێکی تەندروستی زانی ئێمە دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا وەکو خۆی تەماشا بکەین ئەمە یەک دوو ڤایرۆسی کۆرۆنا هەموو کەسانی کە ڤایرۆسەکەیان هەڵگرتووە بەشی هەرە زۆریان چاک بوونەتەوە کەواتە ئەگەرێکی شەیەکە ئێمە لە حاڵەتێکە بە بوارێکی نەویسترا و ئێمە بووین بە هەڵگیری ئەو ڤایرۆسە ئەگەری چاکبوونەوەمانێت چۆکم زیاتر لە 80 کەسانی دیکە لە هەندێک وڵات زیاتریش چاک بوونەتەوە ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێک وەکو ڤایرۆسەکانی دیکە ڕاستە تازەیە و خۆی نوێ کردوێتەوە لە بوارێکی تررا ناچمە ئەو بابەتە و بوارێکی تەندروستیەکەەوە ئەرکی پزیشکەکانە قسەی تیا بکەن بەڵام ئێمە وەکو خۆی کاتێک کە دەڵێن تەماشای بکەین کەواتە زیاد لە سنووری خۆینە زیاد لە سنووری خۆینە کۆمەڵێک ڕێکار بۆ ئێمە دەستنیشان کراوە باس لە پاک و خاوێنی تۆ پاک و خاوێنی خۆت ڕابگرە باس لە خۆپارێزی ئێمە خۆمان دەپارێزین باس لە تێکەڵاو نەبوونە لەگەڵ دەوروبەر لەگەڵ دەوروبەرە تێکەڵاو نابین خۆ کاتێک ئێمە نەچینە ناو شوێنێک هەڵگری ڤایرۆسەکە بوو بێ ڤایرۆسەکە نایەتە ماڵەکانی ئێمە لە ماڵەکانە توشکە کەواتە لە ماڵە هیچ پێویستی بۆ ترساندنە نییە هیچ پێویستی بە تۆقااندن نییە هیچ پێویستی بە نیگەرانی نییە کاتێک کە ئێمە ڕێنمایەکانمان جێبەجێ کرد ئەتوانین بڵێن بە دەرونێکی ئاسوودۆ لە ماڵەکانی خۆمان ئەمێنینەوە ئەوەی کە گرنگە لە بەرچاوی بگرین تەنها ئەوەیە کە ئێمە نەچینە دەرەوە نەچینە شوێنە گشتێکان نەچینە ئەو شوێنانی سەردان و مەسەلەن کۆمەڵێشتی دیکە واز دەبینین کە ئەلکی لاوەکین هەندێک جار باش ئەمە ڕێمای تەندروستیەکان زۆر باس کراوە بەڵام ئەوی بابەتە گرنگەکەیە لە ماڵەوە بێتینەوە چی بکەین ینی 15 ڕۆژ 14 ڕۆژە بێ چی بکەین زیندان مەسەلەن کاتێک دەچێتە زیندانی هەندێک کەس وەکو نیعمەت تەماشای دەکە چۆکم لە ناو زیندانە دەیکاتە فێرگە بۆ خۆی زیندان دەبێتە قوتابخانە بۆ ئەو لە زیندانە فێری ئەوانەی کە دەستی و قەڵەمی نووسینیان هەیە دەیان کتێبێن لە زیندانە نووسیوە ئەوانەی کە دەستڕەنگینن دەیان شتیان لە زیندانە دروست کردووە بەڵام زیندان بۆ هەندێک کەسی کە هەر دەبێتە زیندان ئەگەر فێری هۆکارێک لە هۆکارە خراپەکان بوو بێت لە زیندانە دەیان هۆکاری دیکە فێرە بێ کەواتە ئێمە بین دیوە ئەرێنیەکەی ئەمە وەربگرین ئەمە یەک دوو ئێمە کاتێک کە لە ماڵەکانە دەمێنینەوە با بین بە تایبەتێک و خێزان لەسەر ئەم بوارە قسە بکەین ئەتوانین بڵێن سێ ئەرک بۆ خۆمان دەستنیشان بکەین یەکەمیان بیکەینە دەرفەتێک بۆچی بۆ کۆبوونەوەی خێزانی چونکم بەهۆی سەرقاڵی وەکو پێشتر باسمان کرد ئێمە ئەو دەرفەتەمان نەبوو خێزانی هەر خۆت بەڵێ باسمەلا خێزانی خۆمان کۆبوونەوەی خێزانی دایک و باوک و کوڕکچەکان بەیەکەوە ئەمە یەک دوو وەک بەرزکردنەوەی معنەوێتی خۆمان بۆ ئەم بابەتە بڕوارین سێهەم کاتەکانمان پۆلیۆن کەین ئەو کاتانەی کە لە ماڵەوەین مناڵم سێ کاریتیا ئەنجام بدەین سێ کار یەکەمیان ڕاپەڕاندنی ئەرکەکانمان کە هەندی ئەرکی تاکە کەسین و هەندێک ئەرکی گشتین ئەمە باسێکی دیەکی دووەم ئەنجامدانی چالاکی چالاکی ذهنی چالاکی وەرزشی چالاکی تەرفیهی چالاکی هونەری چالاکی پەروەردەی سێهەمیان بدانین بۆ پشودان بۆ ئیسراحەت و بۆ پشودان کاتێک کە باسی ئەرک ئەکەین مەسەلەن باوک لە ماڵێک بۆ خۆی دەستنیشان کە کەواتەیتە تۆ لە ماڵای 24 کاژێر لە ماڵایە بەشێکی بۆ خەوتن و بەشێکی مەسەلەن بۆ دانیشتنە بەشێکی بۆ ڕاپەڕاندنی ئەرکە دایک لە ماڵە بە هەمان شێوە کوڕەکان کچەکان کەواتە ئەتوانین ئەگەر دەستپێکی ئەرکەکەمان بە ئەرکێکی گشتی دەست پێ بکەین پاک و خاوێنی ماڵی خۆمان لە دەرگای حەوشە تاوەکو هەورەبان هەتاوەکو تەنکی سەربانەکەمان هەموو ئەمانە بە شێوەیەکی هەرەوەزی پێکەوە ئەتوانین ئەم ئەرکانە ڕاپەڕین سەراپای ماڵەکەمان خاوێن بکەینەوە دوو ئەرکە تاکە کەسیەکانمان مەسەلەن بۆ نمونە هەر کەسەمان سێرچێکی هەموو شتومەکەکانی خۆی بکە چت لە ماڵە هەیە کە تۆ پێویستە بەکاری بێنی بیهێڵەرەوە ئەوانەی کە لە ماڵە هەتۆ پێویستینە بەکاری بێنی زیادەن لە ماڵەکەیە بۆی کە جێت لێ نەگرن و نەبنە هۆکارێکیش بۆ کۆبوونەوەی هەندێک جاری بەکتریا و هەندێشتی دیکە ئەمانە فەرامۆشتیکەونە سێرچێکی کتێبخانەکەی خۆمانەکەین سێرچێکی نووسراوەکانی خۆمانەکەین سێرچێکی ئەرشیفەکانی خۆمانەکەین ئەمانە ئەرکی تاکە کەسین ئەمە ئەنجام بدەین کەواتە ئێمە بەشێکی کاتەکانمان بەسەر ئەبین بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ڕۆژەکانمان لێ تێدەپەڕێت و زۆر هەست بە و نیگەرانیش ناکەین ڕاش دێین لەگەڵ کەشوهەواکەین دووهەم ئێمە لە ماڵەکانە ئەتوانین کۆمەڵێک چالاکی ئەنجام بدەین بۆ نمونە چالاکی پەروەردەی چەندە خۆشە کاتێک ئێمە لەسەر سفرە خوان بە یەکەوە کۆ دەبینەوە
کە ڕۆژانی دیکە ئەو دەرفەتەمان زۆر دەست نەکەوتووە هەندێک جار تەنها ئێواران باوکو دایک و نەوەکانی بە یەک کۆبوونێتەوە بەیانیان باوک زوو دەچوتە دەرەوە نیۆڕانیش نهاتوێتەوە یاخود بەهۆی دەرچوونی زۆر و سەرقاڵی زۆر و مەسەلەن ئەوانە نەیتوانیوە زۆر بە یەک کۆ ببنەوە بەڵام ئێستاکە ئێمە سێژەمە لەسەر سفرێک بە یەک کۆ دەبینەوە ئەمە دەبێتە هۆکارێکی باش بۆ هۆگربوونەوە بە یەکتر هەستی باوکایەتی دەوجوڵێ هەستی دایکایەتی هەستی نەوەکان ئەم هەست و سۆزیان جارێکێکە لا دروست ئەبێتەوە کەواتە ئێمە لێرە کاتێککە بە یەکەوە بووین گرنگە بتوانین لەو کاتانەی کە لە بەردەستمانە پاش ڕاپەڕاندنی ئەرکە کارمان کە بەشێکی کاتەکارمان بۆ داناوە بە پێی گونجانی ماڵەکە مەسەن ئایا شەوەکە بۆ ئەوە دانێن ڕۆژەکە بۆ ئەوە دانین لە ماڵی بۆ ماڵێکی دیگە جیاوازە چووکم ئەکرێ هەندێک لە خانەوادەکانە سعا هەشتی بەیانیەوە بەخەبەر بن هەندێکی کە لەوە چه سعا 11 مەسەلەن بەخەبەر بن دوای ئێمە ئەم کاتانە لەسەر ئەو بابەتە ئەمە دابنین بۆ بەڵێ ئەفم کە ئەمە دابنین بۆ چی باشە مەسەلەن ئێمە ئەتوانین چالاکی پەروەردەیی تی ئەنجام بدەین چالاکی پەروەردەی مەسەلەن کەسی گەورەی خانەوادەکە چه باوکەکە بێت چ دایکەکە ئەتوانێت کۆمەڵێک بابەتی پەروەردەی گرنگی خێزانی بۆ نەوەکانی باسکە بیکەینە هۆکارێک بۆ کردنەوەی گرێکوێرەیە کە ڕۆژان لە ڕۆژێ لە ڕۆژان خۆمان گرێماندا گرێشوێری خێزانی لە ماڵەوە لەگەڵ خانەوادەکەت باسیکە بیکەینە هۆکارێک بۆ ئەنجامدانی هەندێک چالاکی زانستی مەسەلەن و توێژێکی زانستی خوێندنەوەی کتێبێک ئەنجامدانی پێشبڕکێک بیکەینە هۆکارێک بۆ هەندێک چالاکی تەرفیهی مەسەن هەندێک یاری هەیە لە ناو ماڵەکانە ئەکرێ کاتی خۆی لە ناو لادێ و گوندەکانی ئێمە مەسەرەن دانیشتن کڵاوێ نەکرا هەندێک یاری دیکە ئەکرا خۆ کاتە تەلەڤیزیۆن نەبوو ئامێرەکانی بینی نەبوو کاتێکی زۆر هەبوو لە ناو خێزانەکانە جگەلەوەی کە ڕۆژانە سەرقاڵێکی زۆریشیان هەبوو بەڵام شەوان ئەو شەوە درێژانەی پاییز و زستانیە بەڕێ ئەکرد بۆی کە کۆمەڵێک یاری تەرفیهیان تیا ئەنجامەدا ژیانێکی خۆشیان ئەگوزارات هەندێک یاری هەیە کە تۆ ئێستاکە ئەتوانین لە بواری ئەلکترۆنیاتا بێ خود مەسەلەن بەغێری ئەوانە تۆ کاتەکەی پێوە بەسەرەبەی کەواتە سێرەکەی تۆ تەمەتوع لە ماڵەوە ئەبینی لەوەی کە تۆ لە ماڵەوە ماویتێتەوە نەوە کۆی کە لێت ببێ بە زیندان پاش ئەمە اینجا پێویستمان بە پشووە ئەم پشووە چ پشودان بێ بە خەو بنووسن چ پشودان بێ بە جەستە لێرە بەچی پشۆدێ هەندێک جار مەسەرەن پێکەوە پشوە دەین تەماشای درامایەکەکەین تەماشای فیلمێکەکەین تەماشای بابەتێکی دیۆکۆمنتاریەکەین تەماشای بابەتێکی پەروەردەی ئەەکەین تەماشای بابەتێکی زانستی ئەەکەین ئەتوانین لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکان و لە ڕێگەی مەسەلەن سایتەکانی ئینتەرنێتەوەی کەوا هێڵی ئینتەرنێتیان هەیە سود ببینی لەمە بە شێوەیەکی گشتی کەواتە بابەتەکە گشتی بێ بۆ پشودانی ئەمە ما بەیەکۆ دانیشتین تەواز دەکاربێنن ئیتر کاتی پشودانە بەشەکەی تیشی کارمێنێتەوە بۆ خەو کەواتە ئەم خووە باشانە ڕۆژانە دووبارەکەینەوە کاتەکانمان بەسەرا تێ ئەپەڕێ بە دڵنیایی و هەزی بە ئاسوودەیە قسێک لەسەر کاتەکانی خەو بکەی ینی جارێ ئێستا هەندێک عیلەیە ڕاتون تاکو نیوەڕۆ لە خەواڵ ناستن گرفت نییە بۆ ئەم کاتەمان باشە ینی قەیناکە بۆ ئەوەی بتوانین لە ماڵەوە بێنینەوە باشتر لە بچینە دەرەوە خەینا زۆریش بخەوی شەو درەنگ بخەوی ئەگەر ڕوە تەندروستیەکەی لێ بەرچاو بگرین باشتر وایە ئێمە لە کاژێرنەوە بۆ دەی شەو کاتی خەوتنە چونکە ئەو کەسانی کە لەو کاتانە دەخەون سوود بەخشن لە هەموو ئەو هۆرمانە سوود بەخشانی کە جەستە دەیڕێژێ و ئەو کەسانشی کە درنگانێکی شەو دەخەون ئەوە ناتوانن سوود لەو هۆرمانە سوود بەخشانە ببینن گرنگە ئێمە شەو بتوانین لەو کاتانە بنوین لەو کاتانە بنوین بۆی بەیانی زووتر بەخەبەر بین لە باتی ئێمە تەعایەکی شەو بنوین و بەیانی سەعای 11 بەخەبەر بین با سەعات دەی شەو بنوی بەیانی قەیچێکا سەعات 8 بەخەبەر بی ساعة حەو بەخەبەر بی ئەو کاتە تۆ ئەتوانین چالاکیەکان بگۆڕی کاتی چالاکیەکان بگۆڕی کاتی ئەرکەکان بگۆڕی کاتی پرۆگرام و بەرنامەکان بگۆڕی اینجا مەسەلەوانی کە قوتابی خوێندکارن دەرفەتێکی باشە بۆ پیاچوونەوەیەک بە سەرجەم بابەتەکان دروستبوونی بەتابەتی منداڵەکانمان ئێستا هەندێک کەسێ من ئەیبینم خەریکی سعی پێکردنی خوێندکارەکانی خۆیانەڵێن ماوەدا بڕاون یانێکیان هەیە لە ڕێگەی ئۆنلاینەوە لەگەڵ مامۆستاکانیان کۆنتاکتیان هەیە ئەگەر ئەمە زیاد بکەی بۆ منداڵەکەت لە ماڵی شۆ بیهێڵیتەوە نەیبێتە دەرەوە نەورۆز نەیبێتە دەرەوە کاتەکانی دیکە نەیبێتە دەرەوە ئەمە بێزاری دروست ناکە لای مناڵەکە ئێمە ئەوەی کە گرنگە لە بەرچاوی بگرین دەمانەوێت هۆشیاریکی گشتی دروستکەن کە ئێمە لە ماڵۆ دەمێنینەوە ئیتر ئەمە لە مێشکی خۆمان دێرینە دەرەوە نەورۆز ناچینە دەرەوە بۆ پشودان و سەیران ناچینە دەرەوە ڕاخۆمان ڕابێنین ئەمە بکەین بە نەرید ئەمە بکەین بە خۆ ئەمە بکەین بە عادەت هاوڵ بدەین کە ئێمە ئەم هۆشیاری گشتی لای خانەوەدە دروستکەین کە ئێمە لە ماوەی ئەم 2 هەفتە لە ماڵەکانمان دەمێنینەوە کەواتە ئێمە مێشکی خۆمان تەڵقین دەکەین کە لە ماڵۆ دەمێنینەوە ئیتر ئەمە ناوڕژێنین ئیساری ئەمە مۆزوع ناکەین کەی دەچینە دەرەوە کەی ناچین گەرما بچین باشە یا سەرما بچین بۆ لادێ بچین باشە یاخود نەچینە ئەمە کاتێک کە بمان کرد بە هۆشیاری گشتی لە ناو خێزانەکانە ڕادینیتر نەبێتەوە پرسیارێکی هەموو دەقە و هەموو سەعاتێک دوو من باسم لە پیاچوونەوە کرد
نەک لە سعیکردن باسم لە پیاچوونەوە کرد ئێمە گرنگە بیکەنە دەرفەتێک بۆ پیاچوونەوە کەواتە قوتابیەکانمان ئەو بابەتانی کە لە سەرەتای ئەو بابەتانی بمبەخشە کە لە سەرەتایی دەستپێکی دەوامەوە خوێندویانە هەتاوەکو ئێستا کە لێیدا بڕاون دەتوان پیاچوونەوەیکی باشی بۆ بکەن خشتە یەکدا بنین مەسەن ڕۆژانە 1-2 کاتژمێرێکدا بنین بۆ پیاچوونەوە بە بابەتەکانە و هەر کاتێک توانیمان یا با بڵێن دایک و باوکە کە توانی یا توانی دەرفەتێ لە ڕێگەی ئۆنلاینەوە بڕخسێنین بۆ کوڕەکەی ئاساییە بەپی ئەو خشتەی کە ڕۆژانە بۆی دانراوە ناچکم کاتەکان زۆرن بەشی هەموو ئەوانە دەکەن کاتانی دیکە و 4 پێش کاژێ لە قوتابخانە بووە زۆر ماندوو بووە لەگەڵۆش بەشی سعیکردنیشی تیا ماوەتەوە ئێستا ئەتوانێت بەشی ئەو 4 پێ کاژمێرە تەرخامکەی بۆ هەندێک یاری ترکەوە ئەو حەزی پێکە بەشی کە چۆتە دەرەوە بە کاتێکی لەوانەیە بۆ نمونە مێشکی سافتر بوو بێ چونە دەرەوەی تیا بووە وەکو ئەوە نەبوو ئێستاکە لە ماڵەوە بمێنێتەوە نەزانام چی ئەم قسانە هەندێک ئەکرێ لای هەندێک دایک و باوک ئێستا کە دایمەن لە ماڵەوە و فشاریشی لێ بکەم سعی بکات بێزاری بۆ دروست نابێ وەکو فشار چۆکم لێرا شتێکە گرنگە لە بەرچاوی بگرین من ئەم قسەیم ڕووم لە دایکان و باوکانی بەڕێزە کاتێک کە ئێمە لە ماڵەوەین هەوڵ بدەین لەم کاتانەیە خۆمان ڕابێنین خۆ بگرین بە هەندێک شتی باش لەگەڵ خانەوادەکەی خۆمان دوو هەتا ئەتوانین خۆ بپارێزین لە ڕەنجاندن لە ئازاردانی دەرونی لە ئازاردانی جەستەی چونکم ئەوانیش کۆمەڵێک سترێسی تریان لەسەرەکە ناچنە دەرەوە مەستەنە ڕۆژانە چۆتە دەرەوە ئێستا ناتوانێت ناتۆ دەبێت کە شوهوایە بڕخسێنی کە ئەو حەزی لێبێ لە ماڵەوە بمێنێتەوە ئەمە بە دەرەجە یەک کەوێتەوە ئەرکی سەرشانی دایک و باوک کەواتە لێرەیە من دەڵێم ئەگەر توانیها ئەگەر قەت بێ و شەکۆک خۆی دەڵێم جملەکە ئەگەر توانیمان هاوکاریان بین لەوەی کە هەندێک لە بابەتە زانستیەکانیان پێ بڵێنەوە قەیچێکە بەشێ لەو چالاکی کە دامانناوە دەکەین بەو ئەرکە و ئەگەر زانیمان ئێمە دەبینە هۆکارێک کە ئەو نەتوانێت بابەتە وەکو خۆی بمێنێتەوە چووکم ئەم بابەتانە مامۆستای تایبەتمەندی بۆ دانراوە ئەکرێ لەو ڕێگانێ لەو کەناڵانەی دیکە کە ئەتوانرێت سوودی لێ ببینێ و ئەگەر زانیمان ئەمە لە حاڵەتێکان نیگەرانی دروست ئەکا ئێمە گرنگە نیگەرانێکە دروست نەکەین ئەو ئەگەر توانی پیاچوونەوەکە بکە واتە سعیکردنەکەی بێنین ئەگەر توانیمان هاوکار بین هاوکار دەبین و پاڵپشتێکی باش دەبین و بەرنامەشی بەدابرین و بشتوانین قەنەعەتی پێ بکەین نەوەکو بە شێوەیەکی ئیکراه و ئیجباری چونکە مەگەر هاتوو بەو شێوازە بۆ سوودیشی لێ نابینێ و هەروەها کتێبەکان و وەکوڵێ پەراوەکەش دەبێتە دێوەزمەیە لە لای دەڵێ مەسەرەن ئێستاکەەوە تا حکوومەت بڕیاری داوە من لە ماڵەوە پشوب ئێوە لە ماڵۆ شوازم لێ نارین نەک هەر کاتێک کەشت دەبێتە فەرمان جۆرێک لە نیگەرانی لە ناوناخی بەرامبەرەکە دروستەکەی بەس کاتێک دەبێتە قەناعەت ئەکرێت جۆرێک لە خۆشی لە ناوناخیا دروستکەی جۆرێک لە متمانە لە ناوناخیا دروستکەی جۆرێک لەوەی لە ناخیا دروستکەی کە تۆ دەتەوێت خزمەت بە کیانی ئەوکەی خزمەت بە ژیانی ئەوکەی خزمەت بە هەست و شعوری ئەوکەی خزمەت بە ئاسی معریفی ئەو بکەی خزمەت بە بواری پەروەردەی و زانستی ئەو بکەی کەواتە ئێمە ئەمەمان کرد و توانیمان قەناعەتی لا دروستکەین ئەو کاتە دەتوانین چۆن ئەرکەکانماندا بەش کردو لە ناو ئەرکەکان ئەمە جێکەینەوە بیکەینە بەشێک لە چالاکی ڕۆژانە بەس لەو کاتەیە ئێمە دەبێت لەوە بکە ئەومەکە چوبینە دەرەوە چونکم جۆرێک لە ئاراستەکردنی پەروەردەی ئێمە هەندێک جارکردنەوەکانیش نیگەران دەکەین ئەوەیە کە بەردەوام ئێمە فەرمان دەکەین ئەو کارە ئەنجام بدە ئەویان مەکە ئاوا بڕۆ ئاوا مەڕۆ ئەوە لە بەرکە ئەوە لە بەرمەکە نایەن ڕوونکردنەوەیان بۆ بین مەسەن ئەوە بکەی باشە ئەو جلت ئاوا لێ جوانە بەم شێوازە ڕێ بکەی باشە ئەمە ئاوا قژت ئاوا دابێنی جوانترە یا ئاوا دابێنی جوانتر نییە ئەو جلانە لەگەڵ ئەو پێڵاوانە جوانتر ڕێ ناکەوێ ها کاتێک کە تۆ بە شێوەیەکی پرسیار ئاراستەی دەکەیت کەواتە یەکەم ئەو تێدەگات تۆ مەشاعری ئەو دەخوێنیتەوە دووهەم ئەو تێدەگات کە تۆ حساب بۆ ئەو دەکەی سێهەم ئەو تێدەگات کە خۆی بەشێکە لە قەزیەکە بەس کاتێک کە تۆ فەرمانی بەسەردا دەکەی ئەو بەردەوام دەبێت خۆی بە بچووک بزانێت تۆ بە گەورە تەماشا بکات جا ئەمەش مانایە بۆ گەورە بچووکی نایڵێتەوە من جۆرێک لە کاری فەرمانبەداری کە ئەشێ هەندێک جار لە ناو ڕێکاری پەروەردەی خێزانی هەر جێگەی نەبێتەوە ئێمە بۆ شێوازە کۆڵێت دەبێن بڕێەوە بۆیە ئەمە نیگەرانێکە دروستەکە و ئیلا ئەگەر ئێمە توانیمان کارەکانمان کاتەکانمان تەوزیف بکەین بەشێکیماندا نابوو بۆ ڕێنماییکردن بەشێکیماندا نابوو بۆ کۆبوونەوەی خێزانی بەشێکیماندا نابوو بۆ جارێکیکە یاداشکردنەوەی ژیانی ڕابردوی خۆمان یا بۆ گێڕانەوەی کۆمەڵێک لە سەرگوزشتەی خۆش سەرگوزشتەی کرد بەسەر ژیانی ئێمە هاتووە حتا ئەتوانم بڵێم ئەتوانن بیکەینە دەرفەتێک باوکان و دایکان بتوانن بەشێ لە چالاکی تەرفیهیەکان تەرخان بکەن بۆی کە تۆ ژیانی خۆت لە منداڵی و بۆ منداڵەکەی خۆت بگەڕیتەوە
هەر ڕۆژانە بیکەی باڵقەیەک بۆ منە نیو کاژمێر تۆ باسی ژیانی خۆتیان بۆ بکەی هەر ئەمە بۆ خۆی لەوە چێ نزیکی مانگێکی بوێت تاوەکو ئەم بەرنامەیە تاوا بێت ئەو کاتە دەتوانی ئەو لە سارد و گەرمیەکانی ژیان تێبگەێنی لە هەموو ئەو ئەگەرە نەخوازراوانەی کە ڕۆژە لە ڕۆژان ڕوبەڕووی تۆ بۆتەوە ئەمی لێ بەپارێزی و ڕای بێنی لەبەرەوەی کە ئەم بتوانێت سوود لە جوانەکانی تۆ ببینێ و هەروەها سوود لە هەموو بوارە نەرێنەکانیش ببینێ بۆی کەەوە ئەو بەو هەڵانەیە نەڕاتەوە کە تۆ کاتی خۆی پیا ڕۆشتیتەوە ئەکرێ کەسێ نەبوو بێتەوە کاری کە ڕێنمایی توی کرد بێ دەستی توی گرت بێت تۆ بەو شێوازە بڕۆی بڕێوێ بەم شێوازە ئەڕێگە ببڕی بەو شێوازە سعیکەی تۆ هەڵبڕی لەسەر ئەتەرنێتیش کەمێ سەر ئەتەرنێت کە ئەو کاتانەی کە ئێمە بۆ مناڵەکان دیاری کراوە کە ینی لە کاتی خوێندنە زۆر بە کەمی ڕۆشتونەتە سەر هێڵی ئینتەرنێتیان لە کاتی پشوەکانیشا کاتی بۆ دیاری کراوە ئەلەوەنا سعات زیاتر بۆت نییە بچیتە سەر هێڵی ئینتەرنێت بەڵام ئێستا لە ماڵەوەیە هەندێک عیلاڵێن پرسووی کە بەناڵەکەمان بێتاقەت نەبێ قەیناکە با 24 ساعتیش لەسەر ئینتەرنێت ئەم مۆبایل و ئایپادەی بەدەستەوە بێ ئێمە دەبێ ئەوەمان لەبەر چاو بێ هەر شتێک زیادە ڕەوی تیاکرا خراپ بۆ نمونە ئاو چەندە سوود بەخشە کە تۆ بەردەوام ئاو بخۆرەوە ئیفرازاتت بۆ دروستەکە خواردن کە سوود بەخشە بۆ جەستە زۆر بخۆ ئیفرازاتی جانبی بۆ دروستەکە زیادە ڕەویکردن لە شتێکە دەبێتە مای دروستبوونی هەندێک لێکەوتەی جانبی تر کە بۆ ئەوی دروستەکە من دەڵێم ئێمە بتوانین ئەمەش بکەینە دەرفەتیشی باش بۆ نمونە ئێستا ئەو گەڵ ڕێنمایەنی کە بە ئێمە دەدرێت دەبێت دەڵێ خێزانەکان لە ماڵەوە بن کەواتە تۆ دەتوانیت تەکنۆلۆژیا سوود لێ ببینی بۆی کە منداڵەکە نەچێتە دەرەوە ئەو کاتانی بۆ تەرخانکە کە ئەو حەزی لە چوونە دەرەوە هەیەقی چێکە مەسەلەن 2 کاتژمێرە 4 کاتژمێرە 5 کاتژمێر دادەنەی هەوڵ بدەین جانە بە تەندروستیەکەی لە بەرچاو بگرین چونکم زیان ئەگەێنێ بە زاکیرەی زیان ئەگەێنێ بە چاوی زیان ئەگەێنێ حتا بە هەندێک لە ئەندامانی جەستەیەک و فەقەراتی ملیۆک و فەقەراتی پرتی چکن زۆرمانەوە لەسەر ئایپادێک لەسەر ئامێرێکی تر ئەلکترۆنی بە شێوەیە کە تۆ سەر پێویست ناکەیان ئەوە نەبکەین بەس لەم حاڵەتەی ئێستا کە ئێمە لە ماڵەوەین خێزانەکان ئەڵێن مناڵەکەمان قەینا لەبەرەوە تااقەتی هەیە و لە ماڵەوەی و بۆی بێزار نەبێ با لەسەر ئینتەرنێت بێ ئێمە دەبێ ئەوە لە بەرچاو بگرین من بۆیە ئەوە باس کرد ئەوە لە بەرچاو بگرین کە سوود وەرگرتن لە ئامێرەکانی ئەلکترۆنی سوود وەرگرتن لە هێڵەکانی ئینتەرنێت بۆ ئەوە بێ کە تۆ منداڵەکەت نەچێتە دەرەوە مەسەرەن لەو کاتانەی بۆ دابنین کە باس من پۆلێنی کاتەکانم کرد بەشێکی بۆ چالاکی بەشێکی بۆ پشوو بەشێکی بۆ ئەرک لە بەشە چالەشەکەیە دەتوانی ئەمەی بۆ دەستنیشام بکەی کاکە ئەو لەو سعاتی کە حەزی لە چوونە دەرەوەی ئەو کاتی بۆ دابنی بە ئەو سەر قاڵبێ بە مۆبایلەکە یاخود بە ئایپادەکەی یا ئەشێ مەسەرەن یاریە بکە لە ئێکسبۆکسە بە شتێکی دیکە ئەو کاتە ئەو یاریانە بکە مەسە لە ماوەی چەند کاتژمێرێکی بۆ دابنی کەواتە ئەمەش بکەیتە دەرفەتێک بۆی کە حەزی چوونە دەرەوەکەی لە ناو زاکرەیە بسڕیتەوە هەتاوەکو کاتەکەمان بەسەراتی ئەپەڕی بەڵام ناکرێ بۆ نمونە ئێمە گەبێینە بەرچاوی خۆمان ئێمە وەکو باوکێک لە ماڵەوە هەموو کاتەکە لە بەردەم تەلەڤیزیۆن دانیشین هەموو ئەو بابەتانەی کە من بۆ خۆمان حەزمالیەتی جێی لێ بگرین هەموو کاتەکە دابنین بۆ بە دوواداچوون و متابعکردنی هەوا بزانین ڤایرۆسی کۆرۆنا بەچی گەیشت ڕێنمایی تازە چییە ئەی چی بکەین باشە ئەی کوێ چەند کەسی کە گرتوێتی چەند کەسی کە مردووە دەی ئەوانی کە لە دەوری بەرتەن هەمووی تووشی نیگەرانیە بن کەواتە تۆ نابێ هەموو کاتەکە دابنی بۆ خۆت باشە دەیەوە ئەوی کە شاشەکە بەکاردێنێ ئەبێش هەموو کاتەکە دابنی بۆ خۆی دایک و باوک و خوشکبەرەکانی هەموو ئاوا دانیشن گوێ بگرن مەسەلەن هیچ قسەیەکەن وڵا ئەم یاری بە تەلەڤیزیۆن لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەەوە یاریەکە نا ئەی مۆبایلەکە بەدەستی تۆیە مەسەلەن تۆ ئیشت پێێتی تەلەفۆنی پێ دەکەی ئەشێ ئیشێکی تایبەتت پێ بێ بابەتێک لەسەر مەسەلەن داونلۆد کردو دەیخوێنیتەوە دەی خۆت ناکرێ هەموو کاتیش بەدەست ئەوە بێ کەواتە ئێمە بین کاتەکان بە جۆرێک ڕێک بخەین بە جۆرێک ڕێ بخەین بەشی یاریشی تیابمێنێتەوە بەشی متابعی ئەنتەرنێتشی تیابمێنێتەوە بەڵام نەهێڵین چونکم زیانێکی گەورە بەجەستەی و بە چاویشێکە زۆر سپاس ینی قسەیەکە کرێکە تۆ ئەقل و هزرێکی گەورەت هەیە ئێستا تۆ لەم کاتایی کاتە بێ بتوانی تەوازنی ئەو بابەتانەش ڕابگریت قسێک لەسەرەوانە بکەین زۆر سپاس بەڕێز مامۆستا عادل تۆفیق توێژەری دەرونی زۆر سپاس کە بۆم تۆری بەرنامەکە لەگەڵمانە بووی بەڵێ دەچین لای بڕگەکاری دیکەی بەرنامەکەمان ناوبڕێکی کورتوەرەگرین و دواتە دەگەڕێنەوە.
ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو، دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. ئاگاداریەک لە زمارکۆوە بۆ ئازاد 1970 برادران ئاگادار بکەرەوە حوتی مام زەماوەند بکەن. دەچینە سەر بەشی دووەمی بەرنامەکەمان بۆ قسەکردن لەسەر یادی ڕاپەڕینی هەریەکە لە شاری زاخۆ و ناحەی پردێ کە سەر بە پارێزگای کەرکووکە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕاپەڕینی ناحەی پردێ و بە شێوەیەکی گشتی قسەکردن لەسەر ڕاپەڕینەکەی و هەنگاو بە هەنگاو دواتر ئازادکردنی کەرکووک لە ڕۆژی 21 مانگ. ڕاستەخۆ دەچینە کەرکووک میوانێکمان لەگەڵایە کە بۆ خۆی چاودێری سیاسیشە و ڕاگەیاندکاریشە بەڕێز دارا مەلا شەفیق. کاک دارا ڕۆژ باش. ئەمەوێت سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم سوودەکانی سوودی ڕاپەڕین چی بوو بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان؟ بەیانی باش و سەرەتا ئەمەوێ سەری ڕێز دانوێنم بۆ تەواوی کەسوکاری سەربەرزی شەهیدان و بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان و لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆ پێشمەرگە قارەمانەکان، بۆ زیندانیانی سیاسی، بۆ هەموو لادێنشینەکانمان بۆ هەموو هەر تاکێکی کۆل لە هەر شوێنێکدا بێ. ئەگەر قسە بکەین لەسەر ڕاپەڕین و بە تایبەت لە شاری کەرکووکدا هەڵبەتە قسە و باس زۆر هەڵەگرێ. بەڕای من ڕاپەڕین لە شاری کەرکووک واتە سڕینەوەی ئاساری تەعریبی هەر لە یەکەم ڕۆژی دامەزراندنی دەوڵەتی عێراق تاوەکو ساڵی 1991. ڕاستە ڕاپەڕین هەر ڕاپەڕین بوو لە شارەکانی تری هەرێمی کوردستان، بەڵام هەمومان دەزانین کەرکووک چەقی ململانیەکانی نێوان بەغدا و کووردا و چەقی ململانیەکانی وڵاتانی هەرێمایەتیە. کەرکووک هەروەها چەقی ململانیەکانی وڵاتە زلهێزەکانی جیهانە، چونکە هەمومان دەزانین کەرکووک هۆکارێک بووە بۆ بەشێکی زۆری لە مەینەتیەکانی باشووری کوردستان و پێوەلکانی، وەک چۆن سەرەتا کە ئینگلیز کە پاشای عێراقیان هێنا باز لەوە دەکا ئەگەر بێت و عێراق بەبێ
ویلایەتی موسڵ ئەو سەردەما مەبەست لە کەرکووک بووە، مەبەست لە دۆزینەوەی نەوت بووە لە کەرکووک، مەبەست لەو سەروەت و سامانەی کە هەبووە لە کەرکووک باز لەوە دەکا کە بەبێ ئەو ویلایەتە وەکو لاشەیەکی بێسەرە، واتە کەرکووک مڵکی کورد بێ سەری کووردە، عەقلی کووردە، بژێوی و ژیانی کووردە، ئەگەر بێت و بۆ عێراق بێ بە هەمان شێوە. بۆیە ڕاپەڕینی ساڵی 1991 بۆ کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان تایبەتمەندیەکی خۆی هەبوو. ڕاستە ئێمە تەنها 10 ڕۆژ ڕزگاری شاری کەرکووک بوو، بەڵام سڕینەوەی ئاساری بە عەرەبکردن بوو لە مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراق تا ئەو ساتە وەختەی کە هاتینە ناو شاری کەرکووکەوە و سەلماندمان کەرکووک هەر دەبێ کوردستانی بێ و ڕۆژێ لە ڕۆژگارەکان هەر سیاسەتێکی دەرحەق بە حەق بکرێ بەرامبەری لە هەر جیهەتێکەوە ئەنجامەکەی مایە پوچ ئەبێت چۆن لە ڕاپەڕین بەدەستمان هێنا. بەڵام تاوەکو ئێستا ئێمە نەمانتوانی و ئەگەر قسە لەسەر ئەوە بکەین ڕاپەڕین بوو بە هۆکارێک تا ئەم ساتە وەختەی کە من و تۆ قسەی لەسەرەکەین کەرکووک لە ژێر سایەی حکومڕانی کوردی بێ و کەرکووک لە بەشێک لەو زوڵم و زۆرداری و چەسانەوەی کە بەرامبەری ئەکرێ تاوەکو ئێستا دەبینین بەهۆی هەندێک لە کارە ساتەکان و بەهۆی هەندێک لەو سیاسەتانەی کە کرا تاوەکو ئێستا کەرکووک بە پلەی یەکەم و ناوچەکانی تریشی کە دابڕاون لە هەرێمی کوردستان تووشی بەشێک لە سیاسەتی بە عەرەبکردن و یا درێژە پێدەری سیاسەتەکانی پێشووی ڕژێمی عێراق بوونەتەوە تا ئەم ساتە وەختەی کە من قسەی لەسەر دەکەم. کاکدارە هەندێک ڕاستی مێژووی هەیە دەبێ باز بکرێت، ینی بۆ مێژوو بێ بۆ نەوەکانی داهاتوومان بێ بۆی دۆکۆمنت بکرێت. کێ ئەندازیار و کێ سەرپەرشتیاری ڕاپەڕینەکانی ناوچەی کەرکووک بوون؟ مەبەستم کەرکووک و دەوروبەریشێتی. ئەگەر بێت و ئێمە بە شێوەیەکی گشتی قسە لەسەر ڕاپەڕین بکەین و نەبێ ڕاپەڕین هەل لە خۆی دابوو بێ. ڕاپەڕین بەرنامەڕێژی بۆ کراوە و پلانی بۆ کراوە. ڕاستە ئێمە هەمومان لەژێر چەتری بەرەی کوردستانیە ڕاپەڕین کرا، بەڵام حەقی خۆمانە ئەگەر زیاتر وردی کەینەوە کە پشکی شێر بەری یەکێتی نیشتیمانی کوردستان کەوت و ئەندازیار و داڕێژەری زۆربەی پلانەکان و گۆڕستانەکانمان گەواهی ئەو ڕاستین کە من قسەی لەسەر دەکەم. دەمەوێت جوانتر و ڕوونتر کە بیڵێم چۆن ئێستا ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە، ئێمە ئێستا پەرلەمانی کوردستانمان هەیە. ڕاستە لە ژمارەیەک حزب پێکاتووە، بەڵام ئاخۆ هەموو حزبەکان وەک یەک دەسەڵاتیان هەیە لەم پەرلەمان و لەم حکوومەتە و لە داڕشتنی سیاسەتی ئەمڕۆی هەرێمی کوردستان نەخێر. هەڵبژاردننی تیا کراوە، بە پێی ئەو هەڵبژاردنە هەر حیزبە پشکی خۆی لە پەرلەمان هەیە، پشکی خۆی لە حکوومەت هەیە، پشکی پێگەی خۆی هەیە لە بڕیاردانی سیاسی و داهاتووی هەرێمی کوردستان. ڕاپەڕینەکەش بە هەمان شێوە ڕاستە بەرەی کوردستانی بووە. وەڵ دەبێت ئەو ڕاستیەش کە بدرکێنین. ئێمە لە سایەی بەرەی کوردستانی ئەو سەردەمەدا سەرکەوتنمان و شکستنمان و هەرکی بریتی بوو لە سەرکەوتن بۆ میلەتەکەمان کە سەلماندی هەر کاتێ ئێمە یەکگرتوو بین. بۆ نمونە ئێمە کە تووشی کۆڕەو هاتین، کۆڕەو واتە شکستی ڕاپەڕینەکەمان بوو، بەڵام لەبەر ئەوەی هەمومان کۆدەنگ بووین، هەمومان یەکگرتوو بووین، توانیمان شکستی ڕاپەڕینەکەمان بە هەموو جیهان بناسێنین و جیهان لەسەر کورد و دۆزی کورد بێتە جواب. بەڵام بۆ ئاماژەیەکیش یا بۆ وەڵامێکی دروستیش بۆ پرسیارەکەی جەنابەت بەڵێ وەکو چۆن پەرلەمان و حکوومەت یەکێتی نیشتیمانی کوردستان پشکی شێر و داڕێژەر و ئەندازیار و ڕادیۆکەی گەلی کوردستان کە ئەم تەلەڤیزۆنەی کە ئێستا لەم ساتە وەختەدا ئێمە قسەی لەسەر دەکەین و کە یادی ڕاپەڕین دەکەینەوە و ڕادیۆکەش پێشەنگ بووە و داهێنەر بووە و بەگەیاندنی هەموو هەواڵ و زانیاریەکان واتە تاکە سەرچاوەی زانیاری بووە بۆ ئەوەی چۆن هێزەکان جوڵە پێ بکرێ و چۆن جەماوەر چۆن ئاراستە بکرێ. تەواوی زانیاریەکان لەو ڕادیۆیە بوو، ڕادیۆی گەلی کوردستان کە ئەم تەلەڤیزۆنەی ئێمە کە درێژە پێدەری ئەو ڕادیۆیە بووە. بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان داڕێژەر و ئەندازیار و هیچ کەسێکیش لە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تاک هیچ کەسێک
نەک بڵین فلان هیچ کەسێک لە دەرەوەی حزب لە دەرەوەی یەکێتی نیشتمانی کوردستان گەر دووریشەوە کەوت بێ نەیتوانیەوە پلان و بەرنامەکانی خۆی داڕێژێ چونکە یەکێتی نیشتمانی کوردستان دامەزراندنی حزبێکە جیاوازە لە حزبەکانی تر لە سەردەمانێک لە ڕۆژگارە ڕەشێک و هەڵقوڵاوی ناو جەماوەری کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو بەڵێ توانی ئەو ڕاپەڕینە فۆکسێکی ئەو کاتە شکستەکانی دەستکەوتی خۆی هەبێت. بەڵێ کاکدارە ئەو کات هێزەکانی ژەمی پێشووی بەعاز فۆکسێکی زۆر گەورەیان لەسەر کەرکووک و ناوچەکانی دەوروبەری هەبوو. ئەنی هێزێکی زۆریان کۆ کردبووە فەیلەقیان هەبوو لە ناو کەرکووک و ناوچەکانی دەوروبەری. چۆن توانرا ڕاپەڕین ساز بکرێت لەو شوێنانە بەو سەرکوتکاری ڕژێمی پێشووی بەعاز بەو هەموو هێزەی توانرا و ناوچانە ئازاد بکرێت. سەرکەوتنی ڕاپەڕین وەک لە سەرەتا ئاماژەم پێکرد پێشتر پلان و بەرنامەی بۆ داڕێژرا بوو و پەتایبەت خودی یەکێتی نیشتیمانی کوردستان چی لە ناو شار چی لە ناو ئەو سەربازگانەی کە لە کەرکووکە هەبوو و چی لەو تەواوی دەرەوەی شاری کەرکووک لە هەموو قەزا و ناحیەکان ئەی تۆ ببینە بەر لە ڕۆژێک ئێمە لە پێش ڕاپەڕینی شاری بە چەند ڕۆژێک لە شاری کەرکووک زیاتر لە 30 گەنجیان لە گەڕەکی شۆڕیجەی شاری کەرکووک گولە باران کرد و شەهید کرد بۆ ترساندنی چاوی خەڵک. بەڵام زوڵم و زۆریەکەی بەعس هێندە زۆر بوو و هەروەها ئەو کاتە توانرات کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوی لە ڕێگەی شانە چەکدارەکانی بروسک بەڵێ بە فەرماندەی شەید حاجی هەڵمەت بۆ کەرکووک شەوێ پێش ئەوە هاتە ناو شاری کەرکووکەوە و ئەگەر ئەو هێزە نەبوایە هەرگیزا و هەرگیز نەئەتوانرا کەرکووک ئازاد بکرێ و بتوانین تەپڵی سەرکەوتنی ئەو سەردەمەی ڕاپەڕین و بە خوێنی تەواوی ئەو شەهیدانەی کە لەو ڕۆژەدا لەبەر ئەوەی ئێمە لە ماوەی دەڕۆژدا زیاتر لە کەرکووک 300 شەهیدمان هەبووە بە پێشمەرگەوە و هەروەها بە هاوڵاتیانەوە بەداخەوە بۆ دووە ڕۆژ ئێمە یەکێ لە سەرکردەکانیشمان کە شەید عەبدوڕەزاقیش بوو لە یەکەم ڕۆژ برایەکی شەهید بوو لە دوا ڕۆژیشدا کە یەکێ لەو سەرکردانەمان شەهید بوو ئێمە شەهیدێکی زۆر و بە خوێنێکی زۆر و بە پلان و بەرنمەیەکی زۆر و تۆکمە لەبەر ئەوەی هەمیشە لە سەردەمی شاخ و لە ئێستاشدا و لە ڕابردوشدا خەڵکی کوردی کەرکووک یا با بڵێن خەڵکی کەرکووک لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندان دوانەیەکی لە یەکچوون چونکە سەرکردەکانی هەمیشە لە شاخ و لە ئێستا و لە داهاتوودا خۆیان بە خەمخۆری ڕاستەقینەی شاری کەرکووک ئەزانن نەک بە دروشم بەڵکو بەکردەوە سەلمێدراوە بۆیە توانرا لە ناو ئەو زوڵم و زۆری و چەوسانەوەی ئەو سەردەمەدا توانرا هێزەکان بێتە ناو شاری کەرکووک و لەگەڵ تەواوی ئەو ڕێخستانی ناو شاری کەرکووک وەکو دوا قسەشت کاکدارا ئێستا چی بکرێت بۆ زیاتر خزمەتکردنی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری کە ئەمڕۆ یادی ڕاپەڕینی پردەیە چی بکرێت بۆ ئەوەی کە بتوانین زیاتر گەشە بە دەستکەوتەکانی سەردەمی ڕاپەڕی بدەین؟ من لێرەوە داوا ئەەکەم دووشت هەیە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم بە مەوزوعی ڕاپەڕین. ئێمە ڕاپەڕین تەنها وە نەبێ بۆ مێژوو بێ و یا بۆ یادکردنەوەیەک بێ و ساڵانە کە یادی بکەینەوە. ئەبێ ئێمە هەوڵ دەین دەیان توێژینەوە بکەین لەسەر ئەم ڕاپەڕینە. لەم ڕاپەڕینە سەرکەوتن و شکستمان لەبەر ئەوەی پێکەوە بووین توانیمان دەنگی کورد بە هەموو جیهان بگەێنین. ئەمە لەلایە و لەلایەکی تریشەوە کەرکووک و ناوچە شێشە لەسەرەکان تاوەکو ئێستا لە پاڵ هەرێمی کوردستان نییە تاوەکو ئێستا ئێمە ڕۆژانە هەڕەشە و مەترسی بە سیاسەتی بە عەرەبکردن هەیە لەسەرمان و هەڕەشە هەیە لەسەر زۆرێک لە لادیەکانماندا. ئێمە ئەگەر باز لەوە دەکەین ئەم ڕاپەڕینە چی بکەین بۆ کەرکووک چی بکەین بۆ تەواوی ناوچە کێشە لەسەرەکان ئێمە ڕاستیەک هەیە ئەبێ بیزانین ئەگەر باز لە یەک دەنگی و کۆدەنگی ئەکرێت ناکرێت لە هەرێمدا ئێمە کۆدەنگ بین و لەو 34 پارێزگایە و بەڵام بۆ دانانی پارێزگایەک لەم شاری کەرکووکە هیچ نەبێت بەشێک لە مەینەتەکان یا بەشێک لە ڕێگری دەکات لەو سیاسەتانەی کە هەیە بەڵام ئێمە لە کەرکووکدا کۆدەنگ نەبین باز دە کۆدەنگی کەین وەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد
ئێمە کە کۆڕەومان کرد شکستمان هێنا بەڵام لەبەر ئەوەی کە کۆدەنگ بووین ئەو کۆدەنگی توانی سەدای کورد بە هەموو جیهاندا بگەێنێ بۆیە ئێستاش دەکرێ بە کۆدەنگیمان کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانی تر بگەڕێنینەوە ئامێزی هەرێمی کوردستان بۆیە ڕاپەڕین بۆ ئێمەی کەرکووکی بۆ ئێمەی ناوچە کێشە لەسەرەکان نەیتوانیوە وەک خۆی ئەو ئەوەی کە خەباتمان بۆی کرد ئەوەی کە ڕاپەڕینمان بۆی کرد بێتە دی بۆیە من لێرەوە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم لەبەر ئەوەی لە دەسەڵاتی هەرێمە دەسەڵاتە لە پەرلەمانە لە حکوومەتە و هێزی خۆی هەیە دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە سەردەمە تاریکەکان توانی شۆڕش بکات بەڕابەرایەتی هەواڵ مامجەلال ئێستش هەر نەوەکانی مامجەلالن و یەکێتی هەر یەکێتەکەی جارانە ڕابەرایەتێکی جوانتر بکرێت و هەوڵ بدرێت کۆتایی بە تەواوی کێشەکانی کەرکووک بێت لەم شارە و لە شوێنەکانی تردا بۆیە ڕاپەڕین لە کۆتاییدا دەڵێم تەنها بۆ یادکردنەوە نەبێ دەیان توێژینەوەی لەسەر بکرێ کە لەسەر ئەساسی ئەو زوڵم و زۆردارانەی کە دەرحەق بەگەلی کورد کراوە چونکە ئەگەر بێت و کۆتایی بەم کێشە و زوڵم و زۆرداریانە نەهێنێ کورد وتەنی مەڕ چی شوان بیخوا چی گورگ بیخوا بۆ خاوەنی هەر یەکە کەواتە ئێمە لە بەرهەمەکەی ڕاپەڕین وەکو ئەم سنوورانە کە هەر لە ژێر مەترسیا بین نەتوانین وەک پێویست دەبین ڕۆژانە بەڕێوەبەرەکانمان لا بدرێ و ڕۆژانە هەوڵ دەین کە لە عێراقدا بڕوانەبوون بە هەندێک سیستەمی دیموکراسی دەبێت ڕاستیەکی شەیە بیزانین ئەم عێراقەکەی سەردەمی سەدام حوسێن و بەعز نییە لە ڕووی هێز و پێگە و هەموو شتێکەوە ئەمڕۆکە کورد بەهێزترە پێگەی خۆی هەیە بەڵام تەنها تاکە چارەسەر یەکبوونی یەکگرتنی ڕاستەقینەی هەموو حیزبەکانە نەک بە دروشم بەڵکو بە کردار لەسەر ئەرزی واقعی کەرکووکی شار ڕنگ بداتەوە بۆیە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم ئەبێ بە سیاسەتێکی نوێ و بە زۆر بەجددی بێتە پێشەوە بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکانی ئێرە و شوێنەکانی تر و بگرە بە حکومڕانی کە لە هەرێمی کوردستانی شەوە هەیە لەبەر ئەوەی لە هەموو شوێنەکانی کوردستاندا تا ڕادەیەک خەڵک گلەی و گازەندەی هەیە دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان دوای کۆنگرا پێداچوونەوە بە سیاسەتی خۆی بکە لە کەرکووک و شوێنەکانی تر بە تەواوەتی و هەوڵ بدا لە هەرێمی کوردستانیشدا چونکە هیچ دەسەڵاتێک سەرکەوتوو نابێ خەڵکی لەگەڵ نەبێ و سەرکەوتنی ڕاپەڕینیش بریتی بوو لەبەر ئەوەی کە خەڵک لە چواردەوری حیزبەکانە بوو کە خەڵک نەما هەموو ئەنجامەکان مایە پوچە بێت. زۆر سپاس بەڕێز دارامە لە شەفیق ڕاگەیاندکار و چاودێری سیاسی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بووین وەکو ئاماژەمان پێدا کە ئەمڕۆ یادی ڕاپەڕینە لە نەحەی پردێ و لە هەمان کاتە لە قەزای زاخۆش شێوەیەکی ڕاستەوخۆ دەچینە پارێزگای دوهۆک بۆ لای هاوکارمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە و میوانێکی لەگەڵای قسە لەسەر ڕاپەڕینی زاخۆ دەکەن. ڕۆژ باش و مایک لایەوەیە. بەلێ ڕێبین ڕۆژ باش وەکو تادا دیارکردن و ئەڤروکە سەرهەڵدانە قەزازاخۆیەک و سەرهەڵدانێ تەوا هەرێما کوردستانی دەست پێکردی وەکو دەرگە هێوێژی پێنجی سێ لە ڕاپەڕینێ دەست پێکردی ئەڤروکەژی ڕۆژێکەوەکی ئەڤرو سەرهەڵدان گەهشت بووە قەزازاخۆ ji bo zêdetir zanyariyan em diçine def mêvanê me mamsabrî ku bû me pitir dem ser serheldanê baxvîtin kanê serheldanê çawa devera badînan dest pê kir bû ku pêşmergekê derîn ku ew jî bejdar bibût paqişkirina bêjîn devera badînan da li ser rejema diktatorî. Mamsabrî eger em bêne defte tu bû me behs li serheldanê bikey keremke berkamîrê bû me behs bikey heva çawa serheldan dest pê kir û devera badînan çawa harîkar بوو تایبەتی ژی خەلکێ دەڤەرە بادینم دەستخۆشی هاواتیان خێرهۆن ناواتیان بوو vê çavpêkevnê wextê em behsê serheldanê bikein nav serheldan gelek tiştekî pisîna heye yanî dibêjin hema serheldan sala 1990 hatiye kirin bezbasane bû fêrengîne bû wekî em bi xwe hesab bikein mesel gencayî bêjin wanê serheldan filan saleyê kirî ne wê rengî nebî. Yani berî serheldanê
از چیم بجم سرهلدان اکا جماوری بی بس لازمه کس خواب خودانه سرهلدان نزانید که ای فخر سرهلدان بد لازمه که اجتماعی کردستان فخر سرهلدان داشتیم که اندازیار راپرین که اجتماعی کردستان به خود رازی بر اسمام جلال کانک نوشیروان یعنی سال 1909 مزگینی دامه گویی دیچنا کردستان بس دیت کردستان کدو بین نوه وجود ویره همشم بجین سرهلدان ویرنگی بو ام وقت پیشمرگی درین پارتیزان دورا بهدینا سال 1909 هم هاتین دورا بهدینا خودش رازی نامد بر اسمام جلال و سرکردهاتی دانف ما یعنی بگهینین چند رخراب ما رخستن درین کو خو آماده کن شان چکداری چکن مام صبری ام ویره بسیاره کشتب که این تگوتی سرهلدان اکا جماوری بو کی بو رجخره وی جماوری چاو اف جماوره هاتا رجخستن که همی پیج و پیج دست ضد رژیم اکا دیکتاتوریا و رژیم بعث سرهلدان بکن بله من مگود کر ایک بخو فخری سرهلدان بعد ایکت اجتماعی کردستان بود اندازیار راپرینه سرهلدانه چونکی بونمونه خودش رازی بر اسمام جلال گل سرکردهاتی نامدانه ما ایکش و بو منامه گهان نجید دست نشان کری یعنی هیز چکدار چکن خو آماده کن بو سرهلدانه سرپرشتی سرهلدانه بکن یعنی روژا دیار کری خلق همی جماوری بین سر شارع و بین سر بارگاه رژیم بعث یعنی رژیم بعث کردستان نهیلن لو ما اد بجم یعنی خلقی جنکی بچوکی جی بس بشکداری سرهلدانه کر لی یا به خدا نبیف سرهلدانه نه ما سرهلدانه ما هر کس این مالا خود را به دست خود قطانان نه سر شرعی نه خیر واسانه بی اف سرهلدانه ها تکرن همی یا چکری بو یعنی یا خستی بو یا چافره بی که بره هنگی خواه آماده کر بی بو سرهلدانه لو ما اشیم بجم بونمونه دور و بهدین هم ده بحثی دور و بهدین ها کن دور و بهدین ها کر ام حسابه هنده بکن یکم شهید پیشمرگه خودش رازی شهید سالم توبیان بی پیشمرگه ایکت اجتماعی کردستان بو اشیم بجم وقت سرهلدانه کس برهایی که پیشمرگه ایکت اجتماعی کردستان یعنی نه داخلی باجه را بو چوار سرهلدان رانی دست بکر دنگ گلی کردستان گازی مکر گوتما خوانیزی که شارعا بکن خو نیزی که باجه را بکن هر ناف باجه ری ناف خلک کیدا لو اشیم بجم یعنی ایکت اجتماعی کردستان اندازیار سرهلدانه بو بله ما ام بسیاره که بکن او رج خستنت ناف باجه ری هاتینه درست کرن لیف زانیاریت و کو پیشمرگه که دیرین افز اف رج خستنه جی هر جاف دریا ایکت یعنی اجتماعی بونو و به آگهداری یعنی ازگی دنگ گلی کردستان آگهداری خلکیت کرد بله او نامن مگهاندی همی اویدیت ادابون هر مرو وکی پنگا و خواهد با به دنگ گلی کردستان نچوچه جا دنگ گلی کردستان گاد دو بجیت ما همی اویدی هبین شفره هبین ما بین آخو یعنی دو بجیت هر فلان جهی فلان مرویه دویره یعنی نب اویدی بجیت هر فلان کسی نه بجر هر رخصنه دیرین حتی پیشمرگی ام وقت پارتیزان جماور همی یعنی تیگهان بی وقتی بجیت فلان تشتیده چیا فلان جهی دی چیویره افتشته یا آماده بوده یعنی تشتیده کی یعنی همی دنگ گلی کردستان هاد نوچون همه همی دنگ گلی کردستان بود بله ما هم بسیاره که بکن کو اف سرهلدان بجن افریقا القزازا خوبو چهارده هیول پارزگاه ها دوهو که بو یعنی هین وکو رای خسته درین پارتیزان چاواشیا مثلا سرپرشتی همی دوره بکن بیکو مثلا هین پشتا خوب دانه خلکی چاوا هوا پشک دارید زا خدا کرد دوهو که دا کرد خلکی ما همی چکری بو مثلا پشتامه چه گرم بو وقتی هزید ما شان چکداری رخزنین مدرست کری وقتی امهات یا ناو باجر مثلا شیلادزه مدرس بکرد شیلادزه و دیرالوکه و آمدیه خودش رازی شهید علی شعبان گلای کاری آمکر یعنی در دفر آمدیه بو پاکش کرنوه یعنی خلقی ما از نشان کری بی پشتامه همی وقتا
خلکی ما گرم بی یعنی همشان پشت خوب دینه چونکی مزانه اف خلکه همید پشت ما هاری کار سرحلدانه یعنی اوج ایکش دلسوز دیگه ویگلی و کیمه ما من بيجين وقت خالك رابو بدجي رجيما بعث بيجين بارجه هنوان دا گرتين هن وكو پیش مرگه بتنه هاتن بو پارستنا اوی خالكي و اوان بيجين كيلو پالن كو حكومات بجهه لينيان جي هوا شرط جال حكماتك ام بو هر دو که هاتین ایک براوانیل خلق خوب که یعنی هیز درجه میوی وقتی یعنی نه هندید ضعیف بین ایک براوانیل بکن چکداری یا دوی او دست کبت دستگلی مبکوید بپارزین یعنی دست خودانی نسر حتی که سرکردهاتی بهد یا هنگ وقتی برای کردستانی بی یعنی بهد دست خودانی کسر بجنی بله او متلقات گلی کردستان یعنی پارازنوان مایکری ما من بيجين هين چه زیگه هشت نجه بيجين يريدانه و چه بيجين او ويدامي چه تشتل بيراتايا مثلا چند هجمار قرباني زور بو يانجي كم بو خالك همي بي جداهي باشداريت كرنات كر يعني خالكي هندك خدا بود قال رجيميان خالكي بيا في روجي بو اف روجا بهتن همي بي بارا پتر خالكي ما یه آماده بی بو سرحلدانه پال پشت یا پیشمرگه کرد هاری کار یا پیشمرگه کرد چونکه خلقی ما همی هند یعنی رژیم تیر ببو هندو ظلم لطاطا کرن تعدایی لطاطا کرن یعنی همی بچیک جنه کز نبید مالا خود در کوید یعنی پشتوانی پیشمرگه ند کرد بس دیدنا خلقی یعنی دیدنا پیشمرگه بو خلقی شتاکی گله که مازم بی وقتی پیشمرگه هاتی یعنی فخر پندید برکو اوه خدانت و آخینا خدانت و گلینا اوه دیواج و نخوشی رزگار کرد الامام بيجين رجما بعث ويدامي تشيا براوانيه بكاتن خودی براوانیا کا کم چونکی وقتی برای خدایش کس نخودیتی یعنی انا بجین همه و دست خود خدا هلابین بس براوانیا کا گله کا کم چونکی بونمونه فوجت دکراماز یه بی امهاتی نویره تقریبا ساعته که شرکر زیده ترینه چند جندیه که دوان دیل ضابط دو ها نکشتن یه دی مدست خدا نصر یعنی به هم شهیده بدین هم برین داره که بدین هند شرک مقاومه که وصنه بی یعنی بجین اولا اوه بوملنه شرط کن نخیر او خوشید خوبی و بین هکره کاره وی با خود تونگه جینه تاوه داره ون الامام دما هیک پرسیارتا بجین وکو کسا که باشدار بوی وکو کسا که ماندی بجین که تا تمن خو همید شورش دا و پشمرگاتی تر دیال هوالن خو پیاماتا چیه بو گله کرد بسر کردات یا کردیا ویدمی یعنی چه بهتا کرد پیامانم یادی ماهی که بو لاین سیاسی بو حکومت هرما کردستانه اف دست کتی دست مکفتی بپارزن اف همه حسانه هاتی همه بخینا شهیدای هاتی هزاره ها کرد و گلی خوی کریا قربان بو و دست کفت که دخوازم اوه دست کفت که پارزن بر جوانیت خوی تا که کسی ترکن برای خوب دنه بر جوانیت گلی چونکه گل مسترش همی تشتکی حکمه گل هبید همه گواده ما سرکردهاتی جی هبن حکمه چو گل نبید و گوه کسیش ما چنینه و جر دخوازم شنده اوه ایگرنا و گلی پارزن مسترین تشت ایگرنا اگر ایگرتن هبید سرکفتن جدی هبید دست خوش مام صبری جلش سپاس بو آماده بونه تا بله ربین اوه ایکش پشمرگین داریم بوین کو لوی دمی پارتیزان بو کو پشتگیریا بجنیا خلکی کری دمی کو رژیم دیکتاتوری وی دمی سرحلدان کری و سر بارگه و بنگه هن رژیم داگرتی اوه او زانیاری بونین کو مام صبری داینمال سرحلدان دور بادینان گشتی و تایبتی جی سرحلدان قزازاخو کو او رو که او روژه یا سرحلدان قزازاخو و رزگار بویش رژیما بعث یا ویدمی زۆر سپاس بۆ هاوکارمان کاروان و مامسابیریش کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای دهۆکەوە لەگەڵمانە بوون. دەچینە سلێمانی بە شوەیەکی ڕاستەوخۆ عوسمان ئەبوو بەکر پایامنێرمان لەگەڵمان دەبێت کە لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایم قامێتە. عوسمان ڕۆژ باش ڕێکارە نوێەکان چین کە لە پارێزگای سلێمانی دەگیرێتە بەر بۆ ڕێگریکردن لە زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. هەروەها ئەگەر پرسیاریش لە لیژنەکانی قایم قامێت بکەیت لەسەرەوە کە هەندێک لە هاوڵاتیان گلەییان هەیە لەوەی کە تاوەکو ئێستا
ئەند زۆر شوێنیان داخستۆ بەڵام مۆڵەکان دانەخراون نۆرینگە پزیشکەکان دانەخراون کە شوێنی کۆبوونەوە و قەرەباڵخیە و چ ڕێکارێکیش گیراوەتە بەر بۆ ئەوەی کە ئەو بابەتانەی هەفتەی ڕابردوو دووبارە نەبێتەوە کە لە هەینی ڕابردووە خەڵکێکی زۆر ڕۆژ بوون بۆ سەیرانگاکان و زۆر لە تەنیشتی یەکەوە بوون خێزانەکان. بەڵێ ڕێبینەوە کاتتان باش. ئەمڕۆ ئیجراعەتەکانی لیژنە هاوبەشەکانی خایمقامەتی سلێمانی تونترە بێتەوە و ڕۆژ بە ڕۆژ ئەو بوارانە دەستەکترە بێتەوە کە کێشە دروستەکەن بۆ ئەوەی ببێتەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئێمە بە حکمی هاوسنوریمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و تێکەڵبوونمان لەگەڵ ئەوانە ئەگەری توشبوون و هاتنی ئەو ڤایرۆسە زۆر زۆرە و بەداخشەوە دوێنێ وتەبێژی ڕسمی بەڕاوەتی گشتی تەندروستی سلێمانی و بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی ڕاگەیان کە نزیکەی 8,000 هاوڵاتی بە شێوەیەکی نایاسایی هاتوونەتەوە هەرێمی کوردستان کە ئەمە ئەگەری زۆرە بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئەمە پامێکی گرنگە بۆ هاوڵاتیان و بۆ خەڵکی کوردستان بۆ شاری سلێمانی کە خوان بپارێزن لە تێکەڵبوون لەگەڵ ئەوانەی کە لەودی و هاتوونەتەوە بۆ کوردستان. بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکەی تۆ بدەمەوە پرسیارێکە خۆشم هەمە بە سپاس و هەریەک لە لەشکر حەمید و کاگازات دەبیم لەگەڵایە ئەگەر هاوکارم کاکەسات نزیک بیتەوە با تۆش لە ناو کادرەکە ئێمە بێت. کاک لەشکر ئەمڕۆ چیەکەن بە تایبەت پرسیاری ئەوە کرێکە هەندێک لە شوێنەیە کە پێشتە ئیجراعاتی لەگەڵا بکرێت بەڵام ناکرێت لە سلێمانی وازەم ئەمڕۆ ئیجراعاتەکان تونترە بێت. دەستان خۆش بێ وەکو بەڕێستان ئاگادارن ئەمڕۆ ڕۆژی هەینیە لیژنە هاوبەشەکانی خایمقامەتی سلێمانی بەردەوامە لە جێبەجێکردنی ڕێنمایەکان کە لە ڕۆژانی ڕابردووە دەرچووە بۆ سنووری پارێزگای سلێمانی بە دڵنیایی ئەو ڕێنمانەی کە لەلایەن لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی تەندروستی و خایمقامەتی سلێمانیەوە دەرەچێت لیژنە هاوبەشەکانی خایمقامەتی سلێمانی بە ڕاستەوخۆ جێبەجێیەکەن بۆ نمونە ڕێنمانەی کە دەرچووە دوێنێ گۆڕستانەکان کە پێویستە هاوڵاتیان سەردانی نەکەن بە هاوکاری هێزمەکانی سنووری پارێزگای سلێمانی ئەمڕۆ جێبەجێکرا و ڕێگە نەدرا کە سەردانی گۆڕستانەکان بکە. ناو بازاری سلێمانی بە تایبەتی ژێپردەکە ئەو ئیجراعاتانەی کە بڕای لەسەر درابوو خراپ بواری جێبەجێکردنەوە شەقامی سالم دەستگەڕەکانی ناو بازار هەموو ڕێنمانەی ترکە لەلایەن لیژنە هاوبەشەکانی خایمقامەتی سلێمانی و لایەنە پەیوەنددارەکانەوە دەرەچێت ئێمە ڕاستخۆ هەڵەسین بە جێبەجێکردنی بە شەو بە ڕۆژ ئەرکین بە هاوبەشی سەرجەم لایەنە پەیوەنددارەکانی سنووری پارێزگای سلێمانی و بەسپاسەوە بۆ یەک بە یەکی ئەندامانی لیژنە هاوبەشەکانی خایمقامەتی سلێمانی کە بێگوێدانەوەی کە دەوام هەیە یان پشی ڕسمیە ڕۆژانە بەلانی کەمەوە دووەست بەداوامەکەن. زۆر باشە تۆ لەگەڵما بمێنەرەوە کاک لەشکر حەمید تۆ کە سەرۆکی لیژنە هاوبەشەکانی خایمقامەتی سلێمانی کاگازات تۆ لە من نزیک بەرەوە ئەمڕۆ چیەکەن؟ ئەمڕۆ ئێستا وەکو خۆت ئاگاداری لیژنەکەمان ئامادەیە ئێمە سەدای ناو شاری سلێمانی بازار سلێمانێکی بە تایبەتی ژێر پردەکە بزانین تا چ حدێک قەرباڵغی لێ و پێشووتر کە ڕێنمایی دراوە بۆ شوێنانە کە قەرباڵغی نەبێت بۆ ئەوی بەریەکەوتن دروست نەبێت کە خۆتانزان بەریەکەوتن هۆکارێکە بۆ گواستنەوەی نەخۆشی هەروەها ئەو ڕێنمانەی کە دوێنێ دەرچوو بۆ داخستنی سەرتاشخانە و ساڵۆن ئێستا سەرتاشخانەکان بزانین کراوەتەوە یانە ئەوەی بکرێتەوە ئێمە ئیجراعاتی لەگەڵاکەین و هەروەها ئەو خواردەمانیانیان فاسفودەکان کە ڕێنمایەکان دەرچووە دانیشتن تایە نابێت پێویستە بە سەفەری خواردن بن بە هاوڵاتیان ئێمە شوێنێ پابند نەبێ ئێمە ئیجراعاتی لەگەڵاکەین هەر بۆ معلوماتشان دوێنێ ئێمە وەکو لیژنەکان سەردانی بەردەمی باخی گشتیمان کرێت تا لای سەوڵەکە لەگەڵ هێزەکانی ئاسایشی ناوخۆ و هەروەها بەشی خزمەتگوزاری تەجاوزات زیادە ڕۆیی هەرچی ئاربانە و دەستگێڕەکانە ئەوانەمان لابر بۆ ئەوەی ئەو قەرباڵغێ نەمێنێ خۆشبەختانە ئێمە شەو دەوری سەعات 11 شەو سەردانی ئەو شوێنانەمان کردوتەوە دیسان لە دوای دەرمان ڕشتن کە ئێمە لە گەڕەکی بەختیاری خەریکی سەرقاڵی دەرمان ڕشتن بووین بۆ گەڕەکە سەردانی ئەو شوێنانەمان کردووەکو باخی گشتی و سەوڵەکە بە خۆشحاڵی و خەڵکەکە پابند بوون قەرباڵغی نەبوو جێڕەکانی شتەکانیان لابردوو. کاکێ لەشکر تا چەند هاوڵاتیان لەگەڵتانە؟ منەمێ لێرەوە سپاسی سەرجەم هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی بکەم کە خۆشبەختانە بەشێکی زۆریان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی و خایمقامەتی سلێمانین کە هاوکار و پشتیوانمان لە جێبەجێکردنی ڕێنمایەکان ڕێژەیەکی کەم هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان نابن ئەوانیشی سراتی یاسایان لەگەڵاکرێ و پابەند دەکرێن بە ڕێنمایەکان من سواسیانەکەم بەشێکی زۆری هاوڵاتیان چکە خۆدا نەزان ئەمە کاریگەری بۆ سەر هەمومان هەیە ئەم هەڵمەتەی کە لیژنەکانی خایمقامەتی سلێمانی ڕایانگەیاندووە لە پێشەوە پاراستنی تەندروستی خۆتە ئەنجا بەرژەوەندی گشتی شارە حیاتەکەمانە بۆیە خۆشبەختانە بەشێکی زۆری هاوڵاتیان هاوکارمانن لێرشۆدا لە هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانیەکەم ئەوانەی کە ڕێنمایەکان ئەنگرێتەوە ڕاستە لەوانەیە لە ڕووی مادیەوە بۆ ماوەیەکی کاتی زەرمەند بن بەڵام ئینشەڵڵا ئەمە کاتیە و ئەم مەترسیە لەسەر هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی تێپەڕێ و دۆخەکان ئاسایی بێتەوە. کاک لەشکر بەنسبەت ئەو هاوڵاتیانی کاچن بۆ سەفرەچن بۆ سەیران وە بزانم ڕێنمایەکە بوو کە یەک خێزان مەسەرەن تێکەڵ نەبن
ئیجرعات لەگەڵەوانە کرێ یا خەڵک ئازاد بێ. بەنسبەت سەیرانگاکانەوە دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان کۆمەڵ ڕێنمایی دەرکردووە هەموو شوێنە گەشتەکانی سونی هەرێمی کوردستان داخراوە واتە ڕێگە نادرێ خەڵک بۆ گەشتکردن سەردانی هاوینە هەوار و شوێنە گەشتیارەکان بکە بۆ دەرەوەی شارەکانیش ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین تا ئەتوانن قەرباڵغی دروست نەکەن کۆمەڵە خەڵکی زۆر لە شوێنەکە کۆنە بنەوە بۆی کە وەکو کاگازات باسیگەرم نەخۆشیێکی گوێزراوەیە لە ڕێگەی بەرکەوتنەوە زیاتر لە ڕێگەی نزیکیەوە ئەگوێزرێتەوە هاوڵاتیان دوور بن لە کاتی دانیشتن و سێنانکردن لە شوێنە گشتەکان بۆی کە خوانەخواسە مەترسی لێکە وەکیتر نەگوێزرێتەوە. بۆرە کاک لە شتباشمە لای کاگازات دوێنێ لێپرسانی تەندروستی لە سلێمانی باسیوانە کرد کە ژمارەیەکی هێزگار زۆر هاوڵاتی لەو دیوە داخڵ مشتێکی نایاسایی تێکەڵی هاوڵاتیان بنەوە. تۆ چیان پێڵیت و چۆن ئەکرێ ئیجرعاتیان لەگەڵا بکرێ یاخود ئەکرێ ئەمانە بێن داخڵم بە شێو لە شێوەکان خۆیان تەسلیم بکەن تاوەکو با بڵێن پاسی کۆرۆنا بکرێت. بەداخەوم دوێنێ لە تەلەڤیزیۆنەوە ئاگادار بووم کە قسەکەری وتەبێژی بەڕێبەراتی تەندروستی سلێمانی باسی لێ کرد کە کۆمەڵێک کەس بە قاچاق هاتوونەتەوە ئێرە ڕێژەیەکی زۆر بوون ئەمانە من داوان لێکم لە ئێستەوە خۆیان بناسیێنن بە بنکەی تەندروستی عەلی ناجی بۆ ئەوەی پشکنینیان بۆ بکرێ ئەگەر خەمی خۆیان نییە خەمی ماڵ و مناڵیان بێت چونکە ئەوانە تێکەڵ بە ماڵ و مناڵی خۆیانە بن ئەوان تێکەڵ بە خەڵکی ترە بن ئەمەش هۆکارێکە وەکو باسم کرد بەریەکەوتن هۆکارێکە بۆ گواستنەوەی ئەم ڤایرۆسە جامە لێرە داوان لێکم بە زووترین کە خۆیان بناسیێن یا ئەو هاوڵاتیانی کە ئەزانە هەر کەسێ بە قاچاق هاتوتەوە لە ڕێگەی هێڵی گەرمەوە ئاگاداری لایەنی پەیوەندیدار بکەن بۆ ئەوەی ئیجرعات لەگەڵ ئەو کەسانیان بکەن. بگورە من بچمە بۆ لای ڕێبین بزانم ڕێبین پرسیارێکی تایبەتی نیە لێەوە بەڵێ ئۆسمەڵا پرسیارم لەسەر بابەتی دانەخستنی مۆڵەکان هەبوو لەگەڵ نۆرینگە پزیشکیەکان ئەو دوو شوێنە خەڵک دەڵێن کۆبوونەوەی زۆر لەو شوێنانە ئەکرێ ئیجرعات لەگەڵ ئەوانە ئەکرێ و ڕێوشێنی دیکە چییە هەندێک قسە لەسەر ئەوە ئەکرێ کە بە تەواوی هاتوچۆ لەناو شاری شاقەدەقە بکرێت و ئەگەر کەسێک بێوێت بۆ نمونە سەردانی شوێنێکی دیکە بکات بۆ نمونە قەزاکانی دەوروبەری پارێزگای سلێمانی ئەتوانێت یان هاتوچۆ لە تەنها لە نێوان پارێزگاکان قەدەقە کراوە. ڕێبین ئەو زانیاریانی کە هەیە هەڵبەت ڕەنگە وەڵامە تاواتیەکە لای لەشکر حەمید سەرۆکی لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی بێ بەڵام لە چواردەی مانگەوە چواردەی سێ ئیتر بە تەواتی هەموو جوڵەیەک ئەبێ بوەسێنرێ وا بڕیاریشە لەلایەن با بڵێن هێزە ئەمنیەکانەوە وەزارەتی ناوخۆ ئیجرعاتە کرێ لەگەڵ هەموو ئەوانەی کە یانوێ بێنە دەرەوە جا چ لە ناو شار بێت چ لە دەرەوەی شار بێت و هاتوچۆ بە تەواتی لە نێوان پارێزگاکانە یعنی کۆتایی پێدێت و ئەمە پامێکی گرنگیش بوو کە ڕاگەێنە پێویستە ئەوانەی لە دەروی وڵاتن لە دوای چواردەی مانگ ئیتر نێنەوە هەتاوەکو یەکی چوار باسیێوا کاک لەشکر بۆچی ئیجرعات لەگەڵ مۆڵەکانە ناکرێت بە تایبەت ئەڵێن لەوێ قەڵەباڵغێکی زۆرە بینرێ زایدەن لە بەردەم نۆڕینگەکانە لەم ڕانگەیەوە ئێوە چی ئیجرعاتێکەکە بەنسبەت نەخۆشخانە و شوێنە تایبەتەکانی پزیشکی بە تایبەتی ئەوانەی کە زەڕوو نین بەڕواتی گشتی تەندروستی سلێمانی بڕیاری پێویستی لەسەرەوەیەوە بە هاوکاری وەزارەتی تەندروستی کە بۆ ماوەی کاتی داخرێن بۆ نەوە سنتەرانی کە جوانکارین هەمووی بەڕواتی گشتی تەندروستی داخستون بڕای داخستنیەوە و بڕارەکە جێبەجێ کراوە هەروە ئەو مۆڵەکانش بەڵام تەنانەت ئەو سنتەری دانەکانیش دوو سنتەر نەبێت لە سلێمانی بۆ حاڵەتی پێزماوی داخراوە بەڵام بەنسبەت مۆڵەکانەوە ئەوەی کە پێویست بێ وەکو قایمقامەتی سلێمانی ئیجرعاتمان کردووە تا ڕادێکی زۆر ئەتوانم بە هاوکاری هاوڵاتیان لە سا هەشتا قەرباڵغیمان لەسەر کەم کردوتەوە بەڵام ئەوەی کە پێویست بێ بزانین لۆدی لەسەرە ئێمە ئیجرعاتەکەین و کاری یاساییەکەین. بەڵێ ڕێبین ئەمانە بەشێکن لە زانیارانەی کە لە ڕێی لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی ئەمڕۆ بە تۆ بە بیدرانی گەلی کوردستانم ڕاگەیان و من ئەمەوێ چەند کۆمنتێکی گرنگتر بڵم کە خۆشبەختانە ئومێدی باش هەیە بۆ کۆنتترۆلکردنی ڤایرۆسی کۆرۆنا دوێنێ لە تورکیا لێپرسانی تەندروستی ڕکە جۆرە ڤاکسینێکیان دۆزیەوەتەوە کە ئەشێ وەکو چارەسەر بەکاربێنێ لە هەردوو وڵاتی سین و ئەمریکاش بە هەمان شێوە تێست ئەکرێت لەسەر ڤاکسینانەی کە حاضر کراون بۆ کۆنتترۆلکردنی ڤایرۆسی کۆرۆنا لەوە خۆشترەوەی ڕێبین باسی ئەوواکرێ ئەگەر هاوڵاتیان پابند بن یا هاوڵاتیان لەگەڵ ئەوەیە بن کە ڕێگە بگیرێت لەوەی تێکەڵ نەبن بۆ توشبوانەی کە ڤایرۆسی کۆرۆنان هەیە و نەبن بە خانە خوێی ڤایرۆسی کۆرۆنا ئۆتۆماتیک با بڵێن ڤایرۆسەکە نامێنێت ئەمە بەشێکن لەو زانێرانی کە لە ڕێی دەستگاکانی ڕاگەاندنەوە و لە میدیا تەندروستیەکان ئەگات بە هاوڵاتیان ڕێبین.
زۆر سپاس بۆ هاوکارمان عوسمان ئەبوبەکر و لیژنە هاوبەشەکانی قایم قامێت. سپاس بۆ زانیاریەکان و ڕێنمایەکانتان. سپاس بۆی کە تا و کوێسە بینەرمان بوون. سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامە ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە. هەر شاد بن و هەموو لایەک تەندروست بن. خواتان لەگەڵ.